شین و ڕۆڕۆ فرمێسک و دەرد و خەمە بزەی سەر لێو نەما قەقا و خەندە خنکە بزەی سەر لێو نەما قەقا و خەندە خنکە شیرینی سەرزاتاڵە مەلی حەزیش بێباڵە گوزەرانی ژیانیشمان لەم دنیایە مەقاڵە شیرینی سەرزاتاڵە مەلی حەزیش بێباڵە گوزەرانی ژیانیشمان لەم دنیایە مەقاڵە منی شەڵێ بە تاریکی ڕووناچی ڕۆژی شەڵوشێ بەرجی ڕەشی پێ بپۆشێ دڵنیابن دێروسکایی ڕۆژ بوونەوە لە ناو دڵی گەردوونەوە پڕ بە پڕی ئەم دنیایە بان هەڵەدا بان هەڵەدا گەرای سپی لە ڕەشدایە گەرمی لەسەر شیرین لە تا تۆی ژیان لە دۆزەخی نەبووندا تۆی ژیان لە دۆزەخی نەبووندایە ئەڵێن ڕوخساری تەڵخیم دنیا هەرماتەمە گریان و شین و ڕۆڕۆ فرمێسک و دەرد و خەمە ئەڵێن ڕوخساری تەڵخیم دنیا هەرماتەمە گریان و شین و ڕۆڕۆ فرمێسک و دەرد و خەمە بزەی سەر لێو نەما قەقا و خەندە خنکە بزەی سەر لێو نەما قەقا و خەندە خنکە شیرینی سەرزاتاڵە مەلی حەزیش بێباڵە گوزەرانی ژیانیشمان لەم دنیایە مەخاڵە شیرینی سەرزاتاڵە مەلی حەزیش بێباڵە گوزەرانی ژیانیشمان لەم دنیایە مەخاڵە ئەڵێن ڕوخساری تەڵخیم دنیا هەرماتەمە ژیان و شین و ڕۆڕۆ فرمێسک و دەرد و خەمە ئەڵێن ڕوخساری تەڵخیم دنیا هەرماتەمە گریان و شین و ڕۆڕۆ فرمێسک و دەرد و خەمە ئەڵێن ڕوخساری تەڵخیم دنیا چاچی و نازیرە سەرپۆشەکە بە بەسەر تا ئەو چرایە هەڵکە ئەی شوێنایت دایم بۆ خاتی نابێت چاو لەبەر پێی خۆ بێت مردم ئەترسم جارێ بکەم و ڕاز نەمەوە دای چاچی و خێراکە چی کرد؟ دڵێدانەوە هاتم خەڵکییان بۆ حەمام و عەمەلە مەمەلە دەچن بۆ سەریش گوێ بگرە بەڵکو دووعانە بفرۆشن دووعانە بەم شێوەیە بۆتان ناچێتە سەر بە هەستەورانی شکاوتان چۆن وایە بێت تانی وارەوانون کاسبی چۆن وایە بێ منە بشێنە دەی لەبەر چاو مەمێنە دای قەدەکە داخە دای شکاو چەتی تۆش
چەچێ تۆ تاکەی عاقڵ نابی تاکەی نابی بە بنیایە کۆچۆمە دەڵێ دایکە گۆرمە گۆرەکەم بەدەم داینایی چەند جارم پێوتی تا خۆم نێمە وترای هەڵمەکەی آخر باوکە ئاخری ناوێت نەوت دۆ نازانە ها جماعة عثمان أول شغل مسؤول وصار رحيم توي وردان الشغل شبكي بيمشي أخوة مع بعض شيء عثمان الله يهدوت جماعة شو حاج صار على تو زين شتيو بو كامل نجيبه نازل شو ما تشافه مردوم لا والله ما بعيد خوشيا كشيء مسافر وينك زد الكسر نخوشيش بينا مخلوقا بدعما يجي عجابا دور روسيات الموينة كوت بشي عثمان حول روحي نزاتي خواستني هم مالكم تو تماشا جياني مجاتو تسربوا براميت البطاق اسماي صالحانة وليس منيه منظرة شاي منظرة وجاخ ويشقاو وخبوزان والله بابا شيال الواحد قبل سلامي وهي كأزاني قاسي شي لم دنيا وأبي تري لو دنيا أجد قمقمو بيلا واكنوا أقل درقاي بحشبر ويانا تسبوا شون إخواني كابكن عثمان أمنا وعامل الدنيا بكوي درسياش توغزلوا أنا بينا بيوم يا سلام ليش تشتغل على عشر عزيزية أيوة كريمي فاشل بيوم أي كوازني يا تسمير الشهور نعملش شزار ولا شيء يزار راسي إذا فتحش اكتب دخول شو مش طبيعي ده مستعد جلالته يمسك هو دفتري وخوي بيراكا يوصل هو دفتر ولا هو درجة شو مش طريق حساباته شو أنا يوزع حاليا حمامك يري أشياء وقتها شو هو زمان تاني سهل بصغار دنيا مراقبة توتيا أو إشي حساب عثمان وافي منك هي علين كان زكي سيرامي تيكوا قابل خرجي بسنو عفونة أخويا مشوار فيرو زيادة وش وين بحثنا خرجينا بالبيت لحمام تشوفي لتانا نقول نجيب شايشي هم يكون شافر وصار رحيم شتيجي بوش كده ولا داعش عزيز عثمان صار بشير علين نروح أنا حمام ورقة إيه تو بس شاي وصار بس تنيكو من ويكودو فاش تمام تشلوبة زمان هم ماشي بو لا يقدروا يشتروا ما بيقولوا كذا نازل عمرو دول عمرو شوي أنكر لين أو متكلم ليه عثمان كي خواشي وادي بوخوي بوتيه شده فردوا عثمان مستحق خمساقي وانا مالكي خويا دانا نشتنك يا وقلبك عاقل يا وكويسي حمام نميش به ابدا اوتي شتسير والله عثمان شايفكم بدا وصار رحيم جان سري فوق وسطيك والله لو كده يحصل لنا معه شاربيه ابي خوش معنا سيجاك حكوماتك دستور ما ينسى يا عثمان قولك ايه هديو اعمى سينا مشيه امش تاكيد بمسألة حمامك ده زي ده هتشيه هساعتين تو شرف المشايا فارقين يا تباخر من كفار ما مهم يا تباخر شيء عثمان وصار شيء وصار يقول لك شو واقري تبي كسواري بيوليتيك او مصري مشكله شو
خۆم یەم دەگەیشمان بەتۆنێت تێبگە حیوان تا نەبکوش ناڵم بیمەن گەنجێم عەلاما وەنجەلانی شتێکی ڕازی نەبن و بەروێڵێ ئەوان وەکو دۆخە بەجەمانی تۆ تەماشاکە حاجی ساڵح چەند ساڵە وەک زەر و خوێندان نەبژێ کەچی ناوێت پێی بڵێن پشتی چاو بلوێ چی بکەین؟ ئێمە لە عەزەڵ وا دروست بووین وانییە عوسمان جا وانییە بنیام گانێرە پێسێکا بێ منیش وەک تۆ بووم ئەقڵم بە دۆشت داشکە عوسمان جا ئەقڵم بە گەڕۆتوشی نییە باوەڕ بکە عوسمان شتی واوا ئەڵێ من و تۆ هەر نازانین بەری بەچۆکێ ئاخر خوێنەوانی بۆیە جاکە پیاو لە دنیا تێگا لە دنیا عوسمان دوسێ ڕۆژ پێشێک دەکەی پێی وتم کاکە نیازمانێمان بکەی منیش هەر زۆرمان وتم برشە من بیستومە کرێ کارەمان بێ بەڵام قەت نەبیست بۆ دەربەمان بێ وتی کاکە هەر کەس خاوەنی مەسەلەیەک بێ بۆی هەیە داوای حەقی خۆی بکەومان بێ تێگەیشتی عوسمان یعنی تۆش نیازێ وایە ئێمەمان لە حەز سەڵاح بکەین بەخوا جوانە وەڵا هەرەوەمان مابوو وەدا دەبینەوە عوسمان جان وەدا دەبینەوە دنیا بە حەرەکە بەدە عوسمان جان حەرەکە نەبێ بەرەکە نابێ باشە عوسمان پێم بڵێ چۆن زانی دشت ژیراوە جۆم لێ بوو حاجی ساڵح بە میرزای لازە کرد چی بوو بەزە کرد؟ نازانم خوا پێم نەگرێ هەزار شتێوت چی وەکو چی؟ پێم بڵێ عوسمان شوزانم ئەیوە ئافرەت و پۆلیسمانە و تەحقیقیان نەوتووە ئەیوت با بیگرن چەرخی لە چەمەن کێشن ئەمانە عەقیبن کان مستحقی ئەڵواسینن کامیلە حاجی ساڵح شتی باش بڵێ مام نییە بەڵ بیکرین زیان پێ نەکرێت ئەوە قەت بەجەمالی ژاوە بێتیان نییە وەستا ڕەحیم ئەوە لێرێ وەرە دانیشە قەت بەجەمال وەرە دانیشە سلام بۆ نەدیوە وەرە بۆ عمرۆ ئەوەنە ڕەسیل و چاوچنۆ نازانم بچی تۆ کاتەوە ئەوەنە نارەبار و نەفیس بوو شتەکەی خۆی کوشت اینجا هەزار و یەک تۆ پوختانیشی تۆ بەست بەخوا ماوەی زوی کچەکەی بۆ مەلایەوە بەخیرەتم مستحقی ئەوەیە پیاڵەیەک شەهری بن و دەرمەخواتێکە دۆستکارمانکە لەدەست یەکەمەوە بەڕاستی گوناحە بەڕاست نابێت بخۆشوێنی چییە ترسنۆک شوێت باڵێکی پیۆنێن و لەم وەڵایەنە جارمانە وەڵا باشە هەرۆما بۆ باڵی بکەن ئاستۆمان باڵی چی مردووتان بڵێ ئەی نەزیرەی دامەوە باڵی باستۆیش بەڕاستی گوناحە ئەگەر دەسەڵاتی ما بوو بۆ خۆیان چی باشەوەمان بوو بەڵام لەگەڵ ئیرادەی خۆیان دەسەڵاتمان نییە ئیرادەی خۆیە با ئەویش دەرمان خواست کرێ ئەعوذ بالله خۆیان تۆڵە تۆ فێدان کوردستانە خۆشەوی چییە شەکرەی هەیە عوسمان شەکرە وەرگی یەک بەرگەی خەسوو شەکرێ نە پارێزەکە نە دەرمانە خۆ پارێزی بۆچی کاکە بەیانی شنفەیە ئێوارە شنفەیە باشە جەمال پێم ناڵێک شێتەیە مچەی نظامی تەواوە بە شەرەفم تەواوە چی تەواوە پیرەکەی لایەوە کەی ئەمە حاڵم ئەترسم بە ژیانیش لەسەرم حساب بکرێ هەتا دایکم مابوو ڕۆژ نەبوو پەڵقی و بیانوێکمان پێ نەگری شەوێک نەبوو بێخەم تاو بکەینە خەو لەوەتەی هین نانی ئیسراحەتی نایەوێ ڕۆژ نەبوو نەمان کا بە سینەمای گەڕەک بنیامی وەحشان گێزم نەدیوە لەوەتەی فامم کردوتەوە نەمبیستوە دراوسێک دانی خێری پیا بنێ ئەمە چییە خوا خەڵقی کردووە لەم سەر تا ئەو سەری دنیا میرزا فەتاحی ڕەفیقی نەبێ کەس لێی ڕازی نییە بە تاریکی دانیشم ئەڵێ ئەوە چیت لەژێر سەرانە چرا هەڵەکەم ئەڵێ نەوت کارەکە تێکەڵی دەرو دراوسێ ئەبم هەروەی تێکەڵ نابم و هەمووشۆی کەس ناکەم شەق ئەبەم و خەریکە تووشی دیق و سیلە بم نازانم ژیان و گوزەران چۆن وایە تۆ بڵێ خوا بێوێ لە دنیای ڕۆژ نازانم بە وەرە کەسێک نەبێ دەرکی دڵی خۆتی بۆ
هەیە و نییە میرزا فەتاحە ئەکخوا بیبڕێ نەزیرە چەتیوە پیسە لەکوێی بەڵێ بابا هاتم ناڵێم ئاینەن گۆڕ بە گۆڕەکەی دایشی ئەڵەی بەدەم دایناوە بەڵێ بابا ئەو مەسینەیە بۆ پڕکەو بم بەرە سەراو دەست باشە باش ئەزانی حەزم لە چییە؟ نەوەڵا چێڕی بابەتی لێ بنێ حەزم لە ئاوی سەر و پێیە حەزم لە تێوڵیوە مردوو مرێ پیاو بە تێوڵی و نەبێت تێر ناخوا سەر و پێ چییە؟ بەدڵێ نییە؟ ناڵێم ئاینەن گۆڕ بە گۆڕەکەی دایشی ئەیشێر خەریکی حەلە حەلێ بوو لەگەڵ مای کرد دەی چۆن ڕەحەم بۆ بانکە باچێ بەلای حەمەی سەر و پێ نەختی ئاوی سەر و پێم بۆ بێنێ ئەڕۆی بەسەری ڕوتی نەڕۆی تۆ فێری سەرپۆشەکە بە بەسەرتا دەی بەخوا بەخوا چای منی لێوە دیار نەبێ بە ڕۆچ و قوتی ئەچیتە دەرەوە باشە خوا بە حەق بناسە گوا من سەر لە ماڵ دەرەهێنم چییە؟ دەمە لێگنێ بە درۆ مەخەیتەوە بۆ بیرم مەچێتەوە چاکە دەناسم دوێنێکە لەگەڵ جەمالە هاتینەوە ماڵەوە چۆن بەسەری ڕوود وەک سوێسکە بۆی دەرپەڕیت بابا وایە سەرم ڕوود نەبوو ئای بەس بە دەمە لێگنێ چاکە دەناسم ئەتەوێ خەڵکی لێو ورد ببنەوە چاکە دەناسم دوایش پێ و بڵێن باوکی قەدری لێ کاو لە ناو چوار دیوارە حەبسی کردووە ئەو سەری نەبخەزوت سەرێ ئەوە من نیم ئەزانم چاکە دەناسم دەی چۆن ڕەحەت بۆ بانکە باشێ بەلای حەمەی سەر و پێ نەختی ئاوی سەر و پێم بۆ بێنێ دەی بۆ خاتری پێغەمبەر ڕاز نەبیتەوە بۆ چ کتێکی چی بکەم کچی دایکتی تۆ ئەو خوایە تۆ خوایەکە ڕنای دایکم بێنی دەمە لێگنێ ئێستا دەردووی بەدەمتەوەیە ئەتێ دەمە دەمێم لەگەڵا بکەی دەی بڕا دەخێراکە هەرم چەتیوم لە خۆڵ بایەتەوە هەرم جنۆخێم لە خۆڵ بایەتەوە ئیسراحەت مەکرد ڕەحمە ڕەحمەگیان بەو نەخۆشی خۆت پێ سەر و پێم پێکە بڕۆ لای حەمەی سەر و پێ نەختی ئاو پشتی بۆ بێنە ئەیە ڕۆ ئەی هەرا سوزانم دوای خۆی لەکرێ دوکانەکە داچێنێ باشە باسم عەلاقەم پێنە شاکن شکۆر ئێستا وەفری چۆنە بەخوا هەرە بخۆیەتی ئەستیت ئێستا بەیان شنی قایکە بۆ بەجێ ساخ ئەی چۆن حاجی وەرە ژوورەوە حاجانی السلام عليكم ئێستا چۆنی پیا بەم ناوەختە چای بۆ چڕ و چاوی تۆ بکەوێ بێت چۆن بێت هەتیو بۆڵی بێویستانیت ئاڵێ سنووک و لەوتی ساڵێ نازانی لەکەیەوە چاڕوانم
نازانی چەند ناڕەحەتم بۆ دواکەوتی مام حاجی لەو پەڕی دنیام هەروە فریاکەوم هاتی و دەرخیازی نەکردم و فایدەشی نییە بەخوانەوە ناچێتی فای لێ بکەم حیفن نەکرد فای نەبێ ئەی ئەگەر ئەمە فای نەبێ چی فایەیە ئاخری بەم شەریقانەم کوژی باشە خەڵکی تریش کە نەخۆشەکەون هەر وەک من وانە هەر بۆ من وایە مام حاجی خەڵکی شەکرەی نییە تۆ شەکرەتە شەکرە دەهستا سەعیبرەت ناشرین ئەخەڵکی کەچێکری پێ داوەشەی بە خاتری پێخەممەر ئاخر بەم شەریقانەم کوژی باشە خەیرێم شەریقەیە هەبێ دەرمانێ شتێکی تر نییە هیچ شتێکی در نییە مام حاجی تۆ لاکەرەوە لاکەرەوە دەی ئەها ئەم شیرین قانە مام حاجی لە هەموو شتێ چاترە بۆ تۆ ئەی چۆن جۆرایی دایە بە خاتری پێخەممەر دوو پشکە دوو پشک بە شیفاو بێ مام حاجی بە شیفاو بێ هەتی و دەستەوە نەکو ساڵی مێکوتە بۆ ناچی ئاسنگەری بکەی ڕۆژی دوو جاران تاڵاواکەی بە دڵما مام حاجی دوعای خێر بۆ دەستەکانم کە داکە دەستێ بە بەڕێنچیە پیرسیا لە ئازار پەنجا فرسەکەی کوشتومی باشە هەتی و تۆ پێم ناڵێ ئەم شرینقانە لەکوێ هێنی بەحریش بێ لە بنیە کولی ڕۆژێکی دوو پەنجایم لێسەنی ئێوارە ئەشیایی بەزەق نەبوود هەتی تۆ عیب ناکەی لەسەر حسابی من خۆ سەرخۆشەکەی مام حاجی من صاحب ماڵم ناڵم تۆ باسی چیەکەی هەموو ئێوارەیە بۆنی دوابراوەکە لێیە تۆ سەهویت ئەوە بوونی سپرتۆی سپرتۆ چاوەلینی چۆن سرنجەکەی پێتاقی مەکەم عیب عیب سپرتۆی چی ئەی باشە بەیانیان بۆچی بۆنی نایە ئەزانی بۆ بۆ لەبەرەوەی بنیان بەیانیان لە بۆگەنی مەعدەی زیاتر بۆنی هیچی تر ناکە ئەوە بیکە ئەی تۆ بۆ نایبەی بخوایە من نامێرم خوا حەقە من زۆر هەوێرم خوامە باوکو فەرزە نییە قەت بۆ ئێسان حەز بە بردنی باوکی خۆی بکە دەی ڕەحمەتیان تۆ بیبە بۆ خوایە نامێرم فەرموو مامە حاجی ئیشەڵڵا بۆ دەبێ بە شیفا هەی هەی سەید سەید زمانی چەند درێژە سەرەژن باسە و ڕانیشکاوت بەیانی بۆچی زوو لە خەواڵ ناسی چییە تۆ چێشە خەوەکەی نەبەخوا مامە حاجی بەیانی تا درەن خەریکی نوێنوبەرەی دایکمم خۆ دەزانی کەفتەکارە باشە من نەبمێوە چیەکە لەو ژوورە دەرتان کەم بۆ گوێچم لەکوێ ژوورێکی وا گەورە فەرحتان دەتەکەوێت باوکی شیعەتان من هەر من بەخێو مەکرد ئێستا ئێوەش ئاوا جەزامێنەوە مامە حاجی شتیوا لە تۆ ناوەشێتەوە باوەڕ ناکەم دڵێ بڕوایی بێ شتیوامان لەگەڵا بکەیت ئەستا ئەو بنیا فرسەکە ڕاکەدەی بەزیابێ مام حاجی من بە دوعا مەمنونم ئەوێم دوایی سەرێ لە چاخانە کاول بوو کە من باشە نەزیرە بە عەزەمەتی خواسەر لە ماڵبەریتە دەرەوە هەردوو قاچە بڕمەوە تێگەیشتی سبحان الله سبحان الله هەرچێکە چی باسەر باسی حاجی ساڵحە یەی سەرخاڵ کرد بەهەمیکە بە قەبری باوکی تازە فایدەی نییە تازە نەبارە و نەمڵک بە کەمتینە فایدەی هەیە هەموو شتێک بۆ ئەو فایدەی هەیە تەنانەت پێسی ئێمەش بۆ ئەو قیمە دەکات ئەرێ بۆ ڕزای خوا پێم ناڵێن ئەم هەموو خوارد ناکاتە شۆوە هیچمان بۆ خواردنە باشە ئەی چۆن هەرو خواردنە دەردی کاریەکە کوڕە قیر و سیا لە هەمووی بێویژدانەکەی گێشۆتە ڕادەیەک هەر دەهێنێتە زمان وەرە زەلام ئەوەنە خراپی مناڵی خۆ بەدەستەوە زەلالەتی بێت ئەو کچە داماوەی بەداخ و خەبەتەوە کوشێت بیللاهی ئەویشەکە بەدایشی ئەی داماوە ناتوانێت سەر لە ماڵ دەربێنێت وەختی خۆی دڵی لە دایکشی زۆر پیس بوو ڕۆژ نەبوو هەزار بوختانی دوانەخات ئەڵێن خوا پێم نەگرێ خۆی دەرمان خواردی کردووە دوور نییە بە شەرەفم هەرچی نەشێ لە دەستیە ئاخ مەسقالە ژەهری نەکەی بەدەما و ئەم خەڵکە ڕزگارکەی کاکە بە دوعا وا لەگەڵ وافیزی لۆ کاڕوو ئەوحاجی چۆنی پاران ناوە کابیرە
چی داری بکەم وا جەمالی نامبارەک وا ئێستا زۆر نێشۆتە دەرەوە وەکەمزانی خەریکی نووسا هاتی ئەو قاپە بێنە وەرە تۆ بۆ لای ئەو کوبە بکەشە کوبە یەکم بۆ بێت نەکەی دەست بەناو دەقینەکان بکەی دەست بەناو دەڕات نەکەی نەقەڵەت هەی حاجی چۆنی ماوە حاجی سەلامە نەبی یاخۆ پێم ناڵێ من تۆم بۆ گەڕان و سوڕان بەخێو کرد یا بۆ خزمەتی چاپانەکان بۆ خوا دەخوا لە من هەنگەڵەیە بەخوایەوە پیاویریشتی نەبەخوا کامیش حەمامە دانا و ئەڵێ سەرسەرە لەسەر ماسەرە خۆی داناگرێت هەرچی سەری پیاکە ئاوەڕوو تێگەن چاخانەکەشدا نە کورسیەوە نە مێزە ئەوەی یە بە ترسوولە زەو لەسەری دانیشێت زمان شلوبەرگی بەبەرگی پیاوە نێشتووە هەرچی هەڕسێ و خەڵبەیەکی پێ والله القانون لا متخورتنا ما مداخم ورسم لها مشكلة كارثة أما لها مشكلة كتير عاد جنوب باريس تجاكا وعابس السلام عليكم عليكم السلام يا نفر نەخێ نەمخۆن مامە حاجی ئینشەڵڵا بم زووە ناچینە چایخانەکەی جادەی کاڵبا نامعقولك دم خلقي ليغنيا بجمل شافان وشافاني ناكر ئەی بۆ دروستێ کرد ماقبوڵەکە ئەو هەموو پارەخونەکە سەرف کرد هاتيو تو دخلت يا مثلا مسألة من عيش خو ما يزانم باش كنت معايا بحاجة بابا باشە حاجی جان ئەگەر تۆ حەزت لێ نییە ئێبا ئێمە بچین شوف شاف قازاج النايا نعم عليها بزورة نخوشم هلاكم أما بحاجة مو وقع عمدم ونجاة مقبولة دستا تخوانا خشمريني بيمكن أما جيزاني بيمجيرن ورا قوريان قوبيان كبفياو أواش من تيسي لقلابكن يشبم نوعنا رانا بخوا هيشتي لقليو فايني نو والله نبخوا ئەڵێ کورس دەربوو حاجی سیحەت و ئەحواڵ اینجا صحت ماوە بۆیە کوبە خۆی ماڵ کاوە ئەوە هەمووی بخۆڵێ و بیو چۆنە ڕاستەکەی وەڵڵا ئێستا فەرقم پێ کرد ناشکوری نەبێ هیچ شتێ بە ساغڵەم نەماوە هەرچی دەستیە یەکێ ساختەیە حاج حرەکەت کە حرەکەت بنیان بە دانیشتن دەمارەکانی لەشی ئەمرێ لێرە بۆ ماڵەوە لە ماڵەوە بۆ ئێرە دوای ئەم هەموو هاتوو چۆیە حرەکەت نییە هیچ نییە حاجی هیچ نییە بێ بجوڵێ حاج بەحسی منەتیش نییە لە هەموو شتێ باشتر والله یەویتەوە بە کوڕی 14 ساڵ تازە هەستی حاج ژنێنان تازە کۆنی ناوێت خۆزگە بەڵام کوا تۆ دەخڵ من براو بیداگی هەر لایەکە بەڕاستە ژنێنان کاو گەنجەکە نیامەتە نیامەت تۆ زانی بەشە بۆ چێ ناژە سوالە بێت یو عیلەتە دوابراوەیە نا حاجی من ئەیچی جنۆکەیە جنۆکە جنۆکە هەر کەزانیان بەتەنهای فرسەت لێنن و دەزێنن بەڵام بزانن زەحمەت هێزانی نایەن دۆخنێکەوە یعنی جنۆکەش لە زنەتە سێر هەر زۆر بەڵام میرزاجیان ژنهێنانیش پارەیە ماڵیانم کاول کرد دەڵێ ئەمتەر ناسی بێفرۆشن بێ قەزابی نەجاتت دەبێت بەس نییە لە دەشتێ قەوم زەمین نەجاتت دەبێت بابە قوڕمە بە شەرتێک پارە و مەسرەفی زیایی تێنەچێت ئەنجا بزانم جنۆکە و وچەی مزەمید لە مازوورەکەونەوە دەوڵە دڵ مەلا حاج هەموو شتێ بە دڵی تۆ دوایش خۆم جوابت لێ ژێرمەوە ئێستا بە دوعا خوا حافیز
تۆیە وەرە هەموو ڕۆژە بەرامبەر دانیشێ ناوەرە لەوە شەق ناگام من نەجوانە بەرامبەر دانیشێم بێ غیرەتی بێ ناموسە بێ حرمەتە پێش هەموو شتێک پێم بڵێ کێیە کامەیە عەبدوڵڵا فەنی ئەوەی کە زوو دراوسێ خۆتان بوو دەتخوا مناڵیشانە ئەم گەڕەکەی ماڵەی کارمانسەرایە یەکێیە داڕوو خۆشتڵم دەفتەر نییە ڕاوەستە ئاوەی کە تامر هەر دەربەدەر بوو لزوم ناکە ئەزانم هەر خەریکی بڕوخێ بوو ئێجا کێوێ ئادەم خۆش ئەنجا کوڕەکەی بۆ خوای سەنعاتکارێکی ڕێک و پێک ئەمین دەستپاک خواش لێم هەڵناگرێ بۆ خوای ڕەشە خێزانێ بەخێوەکە هیچ شتێکی شیری ئاسی نابێ حاجتێ سەنعاتی چۆنی ئاسەمەچینە و ئۆتۆمبیل و ئەم شتانە چاگەکە سەلامە بیاخۆ کورت و مختصر بڵێ فریتەرە و ئادەم خۆش بەڵام بەخوا لەگەڵەوە خانەوارێکی چاکیشی هەیە جاکوا من دوکانی چۆڵم هەیە دوکانی چی و شتێکی کەی ئەو دوکانی ئەوێ یا بەڕەهن یا بە کەفیلی معتەبەر نەبێت پارە نایم بە کەس بە پارێکی حاجیان پارەی ناوێت کەی ئەو پارەی لە تۆ ئەوێ ئەی چی ئەو داوای نەزیری کچتەکە چی بەخوا جوانە بۆ پێ و قاتە ئەو باڵە چی دەت مۆبایلێک نەبێ یاخوا ئەوە هەتیو تۆ خێرە مامە حاتی خێرە بێ ئینشاءڵڵا تۆ پێم ناڵێ کچی منی لەکوێ دیوە تۆشم زانی من کچم هەیە ها مامە حاتی ئێمە چەند ساڵ دراوسێ بووین ئەوە کەی ساڵی تەکان و تەکە هەتی تۆ حەیاناکەی مامە حاتی من هەموو کەس بە حەیاترە چاڵتە بێحرمەت من هاوسنفی تۆن مامە حاتی لەبیرتە کە منداڵت پێکەوە چووینە حوجرە و لە کۆڵانیش پێکەوە یاریمانە کرد اینجا هەر لەگەڵەوە بە مناڵی پێکەوە حەمامۆکێتان کردووە ئێستا بیتە میلادگرم حاجی من محتاجی سەروەتی تۆ نیم شان و قۆڵی خۆم خۆش بێ بازنی ئاڵتونم لە دەسای ئاڵتون چەند بێحرمەت بازنی چی نایلۆن لووس تۆ خۆ گۆشت دەخورێت ژنی چی حاجی من مناڵ نیم هەستە لەم ناوە نەبێنی هەستە عەرەبە لەکار ڕاکێشە با لەم چاخانەیانە کەم بە فەنی بزان هەستە تۆ تەماشا چەند زمانی درێژە دەی لە عەرەبە لەکار ڕاکێشە یاڵا بۆ دەرەوە حاجی من نەزیرەم لە هەردوو چاوم خۆشترێ پارە و سەربەتی تۆ پێڵاوەکان بە تێگەی حاجی هەردوو چاو هەم خۆڵن نایلۆن لووس ئاخشار سکتر بە باوکە گۆر بە گۆرەکەی کەمی پێکردین ئەنجانواری ئەم هەتی وەلووسەیە ڕۆژ نەبوو سیشی ئاگر نەکا بە دڵما بە تەماشاکە هەموو جارەیە بینیم و پێی ئەوتم حاجی ئەم هەموو سەربەت و مڵک و ماڵەی تۆ بەشان و باڵی ئەو پێکەوە دراوە ئەمە حەقانەتی گیان نییە دەخۆنێ هەتا بە سیروتی قەوەسەرێ نایەوە ئەمە چ عەزابێکە وەرە نەتوانی دەمت هەڵبێنیتەوە و نێوێری سەر لە ماڵ دەربهێنی بەدڵی خۆت باروێک نان نەخۆی کەسێک دەرگای ماڵت نەقڵی شێنێتەوە و هەموو شوی کەس نەکەین هەموو ژیانەتات بێتە سەر ئەم چوار دیوارە لە خەڵکی ژوایە نەزیری حاجی ساڵح هەر دانێکی لەسەر ناز و نعمەتێکە ئەکخواوی بڕێ بۆ چ ژیان و حاڵێکە کۆڵان کەسی پێوە نەماوە دوکان و بازار هەڵگیراوە کوا کێ بە دەرەوەیە وەختی هاتنی هاتووە
نازانم بۆ دواکەوت کێ ئەڵێ تووشی زورتمێک نەبووە. بە هەوایە کەڵمەزم ئەروەڵات نەوەڵا ئەو نییە جەمالە لای خۆی وتی ئەچم خۆم نیشانی باوکتەیەم و خەبەرەکەت بۆ هێنمەوە. کێیە؟ چییە؟ دەنگەم ناناسی؟ ئەوە چییە بۆ بەتەنیایی؟ بەناسکوری نەبێ من کێم هەیە لەلام بێ. ئەڵێ باوکە نهاتووتەوە. نازانم سوراخی نییە لە بیانی و دەرسەکەی لێراوە چۆتە دەرەو نەهاتۆتەوە. تاوێک لەمە پێش لە چاخانەکە بوو. وەزەی چۆن ها؟ نازانم. چۆن؟ هیچ فەرقی نەکردبوو؟ نەوەڵڵا هەرەی ناڵان ڕۆژان چۆن دیوتە هەروە بوو. خوا کڵۆڵە لەسەر خۆتا بە وەڵی کڵۆڵ بەخت و ناوچەوانی خۆم. نەزیرە؟ ئەوە چییە ماڵەکە بووە تاریکە؟ باوکم نەیە لە چرا داگرسێنم داخۆی نێتەوە. یعنی تۆ بێ بە تاریکی دانیشی؟ سبحان الله چ زوڵمێکە. ئەم کابرایە چییە؟ شتی وام و زیر خوا دروستی نەکردووە. قاپێ نەوتمان هەیە ناوێرم کاری بکەم. گوێمێرێ دایگیرسێنە من خۆم نەوتێ بۆ پێیاکەم. نانە بەخوا خوا داوامی عمرێ بە. نەزیرە بێنە دەستێ. چییە؟ نا هیچ نییە بیگرە گەزۆیە ها گەزۆم بۆ هێنایی دەست خۆش بێ. بیگرە گوێمێرێ هەر جەمرێکی تر هەبێ لە خزمەتام. کاکەجان هاکە باوکم پێیا بوو خۆ دەزانی دڵی چەند پیسە دوای حیا مەبات. خۆی چی ترە پێویست نییە. خوا داوامی عمرێ بە. نا تۆ گەنجیت و هەوڵی عمرتە زۆر شتێ پێویستە. خوا داوامی عمرێ بە. نەزیرە بە دوعا. خوا حافیز بێ. تۆ بڵێ ئێستا لەکوێ بێ بۆ نەهات. ئای نەزیرە لەبیر دەکە منەوە بووم پێکەوە چوونە حوجرە. زوزوو پێوتی نەزیرە تۆ هێشتا جزمی ئەممەر تاو نەکردووە من خەریکم قورئان ختمەکەم. بزانم چۆن هێناسی چۆن چۆنی دیوتی ئەوە محافەتی حیاو شەرەف و ناموسمەکەی وەرە پێم بڵێ چۆن چۆنی چووتەتە دەرەوە چۆنیان دیوی وەرە بێحرمەتی بێناموس باوکەکیان بخوا وەرە داخوا چێتیوان پیسە هەرە پێم بڵێ ئەوە چی وەروسە لەکوێ ناسی Let's go!
ئەم دنیاە بۆ ئێمانە لە گلاکی زیاتر هیچی تریتیان نییە نا معاش کول لەواجێ ئێستا ئیش زۆر بێت خراپ نییە بەڵام حقوقی بەشی هیچ ناکات زۆر کەمە وەرە کوڕە دەی خێراکە ڕەفیق ئێمە دوو جار شاوەتەوە چارەشی عەرەب و جاچی بۆ ئەم برادرەش عینچی بەڵام تو شەرە بەسڵای منەوە خوا قوڵ دیارە ئەمیش خۆمان ئەسەرینێک بەردە سەیری گەل چەند کڵۆمەترە بە شەرەف لەواجێ لێ ژەرشی کاشێ طبعا بێدەرامەتی نەبێ مەکەی ئیشەوەیکە خوا زانەکانی وەشە و چەند لایەکەم بە سینەما جەمال تۆ موشەوی خۆیتەوە وەڵڵاهی جیفان نەزانم خۆ ناشکری نەبێ جیفانی ژەڵی کەرازووە مەموو کەموزیایی ئەشەزوو ئەوی دیارە یەک چارە قەپان چارەکێ منی نەکبەت لەبانی سپەی ساڵحانەوە ڕاکەم چارەکە چۆن تامەیان ها بەیانێت دادەوەم تەوا بێ لە خەسخان تەراتێ نەکەم خەسخانەی چی هەڵەی مەیانەکەیە اینجا خێران ڕاکەم بماڵەوە هەروە بەپێوە پارێ زڵفنج ئەەکەم و جەنداوەڕەکەمە بن باڵەوە گەڕێم بە شوێن نەخۆشە هەر یەکەو لە سوپاقی جەمال ئەم سەفای کە تۆی بینی لە نیۆڕۆ بە دواوەڵی ئەسپی عەرەبانەی ڕاکە ئێوانەش سێ پەنجایی یان چوار پەنجایی پێیانگە و خێرا خۆمەکەم بە مەیخانەیەک دایە ماڵەکە تەماشا بۆ چۆلەکە هێناوە مەمنونی بەس خۆش مەمنون خوا نیعمەتە بەڵام خۆزگە خەشیانتیان ناکرێت جەمال نیازم هەیە پاسکیلێ بکەم بۆ ئیشەکەی من یەکەوە جانۆری پاسکیلمان چییە؟ خابی لە باسی ئەنتەرناشن کردووە ها؟ یعنی بە ویژدانی تۆ مستحقی پاسکیلێ بکەیم با بە درۆم کرد خەیاڵ بڵاوە بەو خوایە پاسکیلێکم هەبێ کون بە کون بە شوێن نەخۆش ئاگەڕێم بەڵام ئەڵەی چی خۆ پارەم پێ نییە پارە وانای پێیەک وەکو حاجی ساڵح ئەیش بە نوعی دەستی بەسەرا بردووە قورعان بە حەقی خەیری زنگ ئیسفادەی لێنا ئەی چارە چارە بەسیحەت چارە لای تۆ با ڕاست ڕووس پێ و بڵێن حاجی بە بەریەوە نەماوە ناژی ئەنگلیاسیش ناکە و ئەمرێ ئەی نەزیری داماوە حاجی خۆشی کوشت ئەویشی کوشت ڕاست دەوێت خەریکە دڵە مەتەقێ هەرچەنە چم وە لای تۆپال گوێنە خۆم کولی پەنجا برسێک یەک دەرزەن گوێنی لەگەڵا پێم ناڵێ ئەمانە چمان حاصڵ کردووە ها پێم ناڵێ قیر و سیارە هەمووی ئەو ئافرەتە ناز و نازدارەی بەو مەرەیە بردووە نەخوا قبوڵەکە و نە پێغەمبەر نەمەسرەفیەتیشێ نییە لەسەر نەما بێنە دەدەرێت چرای چرا ئاسایی لێمەنع کردووە مبارەک نەبێ گوای ئەمە باوکو فلزەنگیە جا ئەوە نەموخڵسی نەزیرەی بۆ یارمەتی نایەی بە چی یارمەتی بەم ها پێم ناڵی بچی پێم ناڵی بچی یارمەتی بەم خۆ ئازانەی مەسبێنە چیمان لە بەسەریە چاکانەکەیە خەریکی ژەفرۆشێ نا ئەی بۆ ئاخری عمرەوە خەریان تووشی بەڵایەکمانەکە ئێمەش یاچی و کچەکەشی بیست ساڵ ڕەنج و شەو نخۆنی بمان کاتە دەرەوە بەچی یارمەتی بەم پێم ناڵی بەچی یارمەتی بەم خۆشنەکەتەوە بڕاوەکانی تۆش ئیسراحەت بە برێم و نێشت تەمان پێم وتی ئەوەی پەنکریاسی شنەکە زەحمەتە بژی فایدەی چییە کاکە فایدەی چییە ئەو پێش مردنی خۆی ئێمە ئەکوشێ چاخانەکەشە ئەویشی هێناوەتە سەر فرۆشتن خەریکە هەمومان سەرگەردانەکە باشە مستەفا تو شەرەف لە بەرشتی بۆ ڕەوایە قسەت چییە؟ تۆ ناڵی ئەو بۆ شرخانە بەمان با کەواتە ئەو شرخانی تۆ دەبن بە قوربانی تۆ کەواتە هەر بۆ مردن چاکە ئێکۆ مشتیوا چۆنە بێ ئەی چێنا بە ماڵ و ناوەفە ئیش نەکردن و دانیشتن مردنە مردن جەمال جان
تەنها ئیشە دۆزێم بۆ خیلکاوگەر لە تۆ تۆ زیاریگەر بەرێبانچانی بۆ خۆم پێ بکەێن بەسەر چاو وەستاجیان ئەرێ جەمان ئەو بلورە چکاوە چییە؟ بلور قاتە وەستاجیان حاجی ساڵح ڕازی نابێت بلوری تازی بۆ بکڕێت تۆ تەماشای کرد تەماشای کرد بە هەویج سرێش لەمەی کردووە خۆ ئەزانەکەی کردوێت وەڵڵی لەوەتەی من کرێتی حاجی ساڵحم ئەم چرایە هەر هەیە ئەی هوو عەیامێکە ئەوسا هێشتا کارەبا نائەتۆشانەوە وەستاجیان ئێمە هەموو خۆشمان هاتووتە سەر ئەو چراکە ڕوابێت بیگرە دەستە نەسووتێت وەک ئەوکەت هەم بۆ نینەوتی لێیە جەمان دێگەڕێ ڕۆژە مشتەریکی لێ ڕابڕێ بووی ورد و خاشەکە چاو بەزمەمان خۆشە بێت هەڵێ مۆستاجیان بەچایەکی جوانە بۆ دێکە نە باوکم نا من چای خۆم بە دەستی خۆم لێنێ وافیز بێ وەستا چۆنی؟ چۆنی ڕسمانیان خەلفە جەمالەوە باسە ئەوە چییە بۆ ئەوە پێچوو یاڕە دێ پیاڵانە بۆ بێرەوە وەستا جان ئاچانی جوانمان بەرێ بەسەر چاو بە قوربانە ئاها عسمان تاڵێ بێنە باشە فەرموو دەستە بۆ بێ وەستا عافێت بێ ئەو پارانە وەرگرە عسمان جانەوە بێنە السلام عليكم والسلام ورحمة الله السلام عليكم عليك السلام بخير بي صحتها باشا خير بي شكرا لك مصطفى وريرو وريرو هذه بس ما جاء جاي شوي ببين مصطفى بخير بيك شكرا يا الله ام بياني زوستاوي خيره خواست راحتي بمنياوه نیوە شەو ناردێن بە شوێنمان چی دەوێ بە هیچ خۆڕایی بی بە دوکتۆر خەستەخانەی سەفەری وا بڕە بەسەر پێوە عەمەلیاتی شەکەی چی خوا شتی وایە دێ بەس سەری تۆ عانەیەک ناهێنێ خۆ دەزانی مشکی چۆر ئیسیفادەی لێ ناکەم هەم دیسان شەکرەکەی بەرز بۆتەوە و هەناسەی دەرنایە ێ باشە ئێمە نەمانەوە شنەقە بەنگە یە شنەکەش بەدەست وەیە پیرۆزیادە هەمووی ئەوێ کەتنیەکە تریش بکە کەتنی چی ژنە هێنێ چوزانی خۆیڵێ میرزایی ناموبارەک بۆی دۆزیوەتەوە ێ باشتر بەڵکو نەزیرەش خۆزێ بۆ خۆی بحەسێتەوە قڕ بەسەر عەقڵە گۆرەمە پیلانە پیلان ئەی نەزیرە چی لێکەن هەموو هەرخەمی ئەومانە جەمان نەڕۆ با بڕۆم پیایدەوە باش خواهافیز خواهافیز چای پێ باشە بەسەر واری بێ اسمعنا جارنا فوق جمال مرحبا مرحبا عليك شيوه خير وباين سوا جمال امشوا وقوم على نجوة الجمال عثمان جادو جمال ملك باشا جمال كابرا وطعيلة كابرا كابرا حاج صالح بۆ دۆزیاتر کێ بۆ دۆزیاتر کەس باسی جەکات تاوێک لەمە پێش مستەفا لێرە بوو باسێ بن ئەیوت ئەم شەی ڕابرد دۆستی زۆر زۆر خراپەوە بەقەرە ناگەر بشە مستەفایش بەڵێ چەنابی ئەوە وەزعێتی کەچی داوای ژنیشەکە وا مبارەکیکە وا مبارەکیکە بۆ خوچێ کچی چزار دێبێ بێ تان بۆ ئاوریشمان بۆ جاغزایە بەسێ پشکەچێتەوە سەر کەرەشی هەرێ باشە ئەمەی لەکوێ دۆزیوە میرزاینا مبارەک هەرێ پێم ناڵێ ئەم دەعبایە لەکوێ بەرەوە وەرە زەنە نەبرێ نە ئامۆزەی
آخر تۆ خێندەڕی و چییە؟ مجێ حەبێ شویشە لە هەموو دزیەکە ئەسوێ شو لە خەتێکی هەیە بۆ حاج ساڵحی کەر کردووە کوڕە خیر و سیان لە هەموو شتێک دانی خێر بە کەسا نانێت هەر کەسێکیش لە مەسلحەتی ئەو قسە نەکا هەزار قسەی سار و تووشی دواخە ئەڵەی واشەیە هەر خۆی زانێت چۆن چۆنی مۆزێتەوە نا ڕۆ حاج ساڵح ئەوەیاقیش نییە آخر من لەوە دۆڵێم خواخوا مەڕۆژ لە زووتر قاچی لێ ڕاشش باشە چار چییە؟ چارە لای ئێوەیە کابینە خەڵای لەو مەسەقت بێ اینجا کەونە ئاسانە بۆ چارێکی بەدەستەوە ڕاست و ڕەوان کاکە من ئەترسم ترس عیبە اینجا تۆیە کە تەرەبی لە مەسەلەکە بترسی ئێمە بۆ خۆمە پیاقرا بکەین ها قسەی زر نەبێ هیچی ترتان لەبارانێت کاکە مادەم وایە سەری خۆتان لێشێن و ئا بێدەنگی بۆ ئێمە نات گۆر ئەوەیە حیای بەرین چۆن ئەبێ ئێمە بێڵین هەرچیەک هەیە و نییە و بیخاتە ژێر دەستی میرزا فتاحەوە کسەکەشی کە بە شەرع و بە قانون لە هەموو کەس مستحقترە مەحروم کات نازانم چارە چیە و چی بکەین باش ئێستا ئێوە بە چیوە قەدەم سەرەوت کردەوە تۆ ناڵێونینەوە تەواو دان بە خۆتان ناگرن تا قاچی جوتە ئەوسا بۆتان دەخدەبێت ئێگەر نەبر کاکە عمری کورد و درێژ بەدەست خوایە تا پیرێ دەبرێت هەزار گەنج و جوان بەداخ و خەفەتەوە سەر ئەنێنەوە جۆ بگرن کاش خۆم جۆ بگرن کابرا سەری لە گوێ قەبلە لەرزێ کەسیشی نیەتە نا ئەو کچە دەبێت باوکم ئێوە خۆستان چاش پێناسن ئەو منیش پێکی پێ ناوە ناکرێت مەقسەد چییە؟ مەقسەد ئەوەیە مەسەلەکە لە خۆیەوە تەواو بووە ئەی میرزا بە شەرەم تا ئەوڕێتەوە دەست بەسەر هەموو شتێکان ئیجا خوا چەمان پێم ناڵێ ئەمە ڕەوای حەقا باشە ئێوە نابێ یەکێکتان ئاور لەو ئافرەتە بەستە زمانە بنەوە منی سەرم لە تێک چوو ئەمە تەڵام بەڵام داهێت باشە ئەوە بدە تاکەی ئەوە بمێنێتەوە جەمال کوڕە جەمال چییەوە؟ بۆ سەر ها چییە؟ هەم دیسا تریکی خواردووە؟ بڕۆ با بڕێ ئەیشان لێ نەکرد ئێ باشە تۆزی ئەوتان بخدای بەسەریا فایدەی نییە کاری کراوە اینجا ئێستا من چی بکەم؟ تۆ بەلایەوە من ژەچم بە شوێن مستەفایە یاڵا چیە نەزیرە؟ خێرەوە؟ لە دەرەجەوە بێوەزە دەستی گەرمە سیر بنە بە دنیا بزانت لێیە ئادەیە تا زۆ با دکتۆرێکی بۆ بینی بەڕەحمە من دۆرتێ بە شوێن مستەفایە هەگاتەوە مستەفا شوزانیە زەروریە دکتۆرێکی شارەزا بێنی السلام علیکم عەلەیکم سەلام دەوری سەرێکە ڕستپێیان ناکەوە هەر ئێستا بەسەر چاو هیچ نییە نەبێ هیچ نییە لە هۆش خۆی چوە هیچ نییە هەر ئێستا بەسەری هەموودانیان بە یەک شریقە ئەیکەمەوە بە جۆزی ساخ نەبێ دەی جەمە یارمەتی دەی یانی ناوێ نەزیرە خان یانی ناوێ بەش بای هیچ نییە ئەوە چییە؟ چینرێکە؟ هی زیندومان کردیتەوە زیندومان حاجی ئەی چۆن؟ دوعای خێر هەر بۆ من بکە ناچم بۆ من چیمە؟ نستە بووم خابی لێ نەنوو هاتێ ئەو تۆمە هاتووی؟ لە تاو تۆ مامە حاجی لە تاو تۆ
ساتي وفيسة أتوانا تمشوني لدينا شو بيوشي قشك نابم رحمة من أردو بايقا أجيبكم تعجاني فجاكم سيتر داري سافر سكي روجان بشناكا زيالس كرايا خم النبي مام حاجي أمان بلاشة لسر حسابي خوم استراحتك بقولي وعزمتي خو أقام لخوم نبي بي بلاما هرشي خو بي ناخوشة بي دكا هرشي لشم داهي الزعوة يزم جهنم آوة بو 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 نايا ماما حاجي ماما حاجي استاجان باشا نسخوش باشا السلام عليك عليك السلام وعليكم السلام الله كما سنك زود وسعدك كيسنا مصالي روحة من نم جاي خليها رجل كثير روش عمكين بشي نعمل سيناكا بوريا تنهيا روش نبقى تلقام بينك لما ركضت مالك نازم اشياء شون بمشي ويرجع تسر ما قصتي بابا راسي زحمتك والله بس طوالي من اول ما صار رجع همو باين ولا ما هو تعرف شلون نعمل مروجه كريمه فيش بدي حاجة صراحة شجال بيستنزل شاكرتين كرنو إيشي كتير دوسمه والله ما شو كربون ناكرة هو تزايم تموت الخوف شو سالم خوم بخوم أقول تعطلك الحاجة صلاح وإذا كثير ومريد هاي لا الله كان صدق هو خيار وشي وقتوري دوائي مرتني شيوتم أشخ خواد الريحي ورحمة من يبقاته بنو يتخلوا بونا هرچی هر جای میرم تو بگو مالکی تنها موسیم صبیدیش دیونه شما سرخوشیات مو اقدم جای خانه مو چی باوچی بعرف کوی تعطینی دیاك دم مقامی و دم نقطه جرايو كتب المشاهد مغاني هم بفرسا عثمان جاناوي قرمانية باكم شو تلك واليابا وصفت او نيت يعني ما تنسى الزور الناوي توزيك مري لو شي تراشني وصف تراشي شي بيما مامي أتم شاي وقوم بيكي اللي براس عثمان نزاني من قمة حكي حاجي صالح شي بسلاو بوب قد ناشط الشركة باش بيتيانا شركة بشي شي سلامت بي قابلك بخوم بيبا مقبرة اي بو فرسي شو زان بهالشي خلص ايه باسي من قمة حاجي صالح ساسنن حقي مش نشانه قولي باكم كردم مختصر من أبي زان الشي وجي لدا سري ما جري بيبا بيوم رايو بكسي مير جاري بغزني بلايك هاكي ايه ده باشا رايو براس حاجی صالح ئەم هەموو کەسوکارەی هەبوو بەخوا سەیرە هەر کەس خەڵەس سێ خۆیە کابرای باوکی هەمووشیان بە شەمیراتیانەوێت ئەنێ ڕاستە ئەوەن چایخانەکە تێکەوەی کەمە دوکان و بازار خفي كل بقدر دوانا زيد عم بيوني جشاو أشهدوا له كزيد وصوتي شرنشي لقلايا ئەڵێ حاجی صالح پێشمردنی دەجادەی تاسا چاخانەیەکی دروست کردبوو ئەوان چیا عوسمان داخرەوە وحقا جمال کوڕی باشە پیاوی باشی ئەیەمە چیمانە خراپیە بەچی ها ئەڵێم جەمال زۆر چاوی لەنزیرەیە خاپڵی ناکە هەرچیە پێیاکە ئەیکاتە دەستیەوە ها چی دوو دانە سەعاتە منی داناوە اینجا تەشریفی نامبارەکی هات دوایی بەسەری تۆ ئەم سەری کرد ئەو سەری کرد ئاخری و عاقبەت هێنایە سەر محکەمە و خاسری بە کوردی هەڕەشا یعنی
يعني بقصي جنابي أبي محكمة حليبك كسيش لقل محكمة قانون بيناتي سلام محكمة شبه مناجي لنا بخوا يعني فاتحة يمكنني خوزك بخوزكايتي كويس حي صلاح لكني كوتشاوي دمارو بشرفم قبل ذلك بقوريو كاكا جان يا وين جوزي وجدان اشتري وجدان ما بخوا يا من زانم محكمة حزن شارين سيدي دامونا لمحكمة عنود ملكو مالكي حاجة صراحة مي كلاوش في نسيبة تعميرش هم في نسيبة فارية هم في نسيبة كسيكا كوامي كانت بسايدي بالدستور ايه يتر ميزانية هزار يكسري بودو زيتوا شوف يا مسلم ما نبي شكواني هذا يا مش داخل واني توا بيان نخوشا دسي كي بيانين وتعمير جواني بي ايكين بشاخانيك نوعي نبي اي شيء هذا كي جاني تازا راس دبي ايره لا مش ولا بوي ما باشته خوا بەخێر بێت خوا چاکە بۆ بکە ئەڵێ خەریکی ماڵپاکردنەوەی ئەرە وەڵا دەوەری یارمەتیەکم بە ڕەحمە تۆ تەماشایان دنیاکە بۆ خوا نەمەزانی ژیان بەونەوەیە خوا عەفویان سەرفێری کردبوو ئێستا ئازانم دنیام چۆنە ڕەحمە بۆ خوایە عیب نەبووایە ئێستا چوومە کۆڵان تێتر خەتخەتێنمە کرد کچێوە تۆ عیب ناکەی خەتخەتیانی چی تۆ کەی لەمەزی خەتخەتێنای ئێستا ئازانم ژیان چۆنە چییە ڕەحمە حەزم لە بازارە حەزم لە گەڕانە حەزەکەم سەرجادە ببینم کچێ نەدێت یای خۆڵە خەڵکی چاویان پێم بێبی بۆ گوناحم خەتام چیم کردووە بوویتە ساحێب مڵک و ماڵ سەروەتی باوکە ئێستا هی تۆیە مڵک و ماڵم ناوێت بەس نێسە لە ژوورە تاریکەکە ڕزگارمەوە ئەوە نەم بەسە یای خۆ نەبی یەکێک لێ پێیابێ هەمووی خۆ ئەخوا ئەو ساکەویتە سەر ساجی عەلی بۆم نەزانم باوکم چی هەیە و چی نییە هیچ ون نابێ هەرچی مڵکە ئەوە لە دایرەی تاپۆقەیدا سەنەد و پارە و شتیش هەر لە ماڵەکەیایە بۆیان بگەڕێ ئەیان دۆزیەوە لەو ڕۆژە و ماڵم سەر و ژێر کردووە هیچی لێ نییە ئەیان ڕۆ هۆ کەس فرسەتی لێ نەهێناوی بۆ خۆیان ڕەحمە فکرم هەر بۆ میرزاچێ ڕۆژ وا بوو 2 سەعات لەگەڵ باوکمان لە ژوورەوە خەریک بوو خوا زانێت چی بردو و چی لایە ئەوە کێیە؟ محقق جەمالە لەوا تەشتیە نابێت شلونن چاکن؟ بەخێر بێ یاخوا سەر تاو ڕەحمە ئەو پیاڵانە بەرەوە لای ئاو نەزیرە هاتووم لەگەڵ مابی سێرێکی چاخانەکە نەبەخوا ڕوو نایە منی بۆ چییە؟ بۆ چییە؟ نەزیرە بیرتە بە مناڵی لەگەڵ خۆمان بردی بۆ چاخانەکە و لەسەر کورسێ دامەنای ئێستا ژمۆڵکی خۆت و زەروریە ببینی خەریکی تعمیراتی باشە مادەم زەروری دای خۆمان لەگەڵ ڕەحمەیە بێقەزابیت ئەوەی بۆ چییە؟ وەرە دەرەوە دنیا ببینە تەماشاکە تۆ هەموو عمر هەر لە ژوورەوە بی بزانە خەڵکی چیەکەن چۆنە ژین باشە دوای خۆمانی باش من بە دوعا ڕەحمە دوای نەختێ زووەرن باشە؟ بە دوعا سەرێ بشۆی زۆر چڵکن دیاری کچێ تۆش سەر و ئەگریجە لە نەو تاخەرقا بۆ گەری ڕۆژەڕەیە گەڕوە چی بکەم بڕە لە مۆریان لە چڵکەوە پەیابێ بڕۆ حەمام ڕۆژکەشانەیەکی بکە زانە دەنگی تیامێنێ نەزیرگیان من نایەم بۆ چاخانەکە هیچ نییە لە بەریکەم خۆ دەزانی ئەمە بەرگی شای و شینمە منە دەمێ جوان خۆ بگۆڕە ئەنجا تەماشاکە پیاوان چۆن عاشقا بن بەڕاست ئەرە وەڵا ئەبێ مەمنونی شبن جاکوە تۆ بڵێ ئیشەڵڵا دیارە خۆزگە بۆ ئەو نەبێ وە کەسی تری ناخوازی با خۆزگە دایکیشم نامرد خوا گەورەیە ڕەحمە تۆ وا حەزەکەشی بکەی بەکێ تخوا گەر واز نەیە تخوا ڕەحمە گەر پێم نەڵێ هەر ئەو کەسی تر نا خۆزگە ئەویش بۆ من وا بوو ڕەحمە شتێکە لێ پرسم ها چییە؟ نازانی بۆچی باوکم ساڵ 12 مانگ جنەی ساردوسوکی بە دایکم هەیە
ئەوا بزانی باوکە لەسەر حەق بوو هەنجا باوکە خوا عەفوی کە جنێی بە کێنایە نابێ شتە لە ئەرانە و بێ قابلی ئەم هەموو قسە سارد و سووکە من نەزانم دایکم وەکو من زەلیل نە دەرەوەی هەبوو نەگەڕان نە ماڵە خزمەت و بەڵام ئەم هەموو قسەیە لە کێوە هات گوێ بگرە دایکە تاخوا حەزکە لەرە باوکە زۆر زوڵمی لێ کرد لە دەستیا بووە یارمەتی هەموو کەسێکیەیە دەست و دڵی زۆر باش بوو لەبەرەوە باوکە بە خوێنی سەری تینوو بوو خواخوای بوو بمرێ جاتا من ڕاستیم بۆ ساخە بێتەوە ئەبێ شەو ڕۆژ پێوەی بناڵم السلام عليكم. عليك السلام بخير بي. أفني بخير بي. ممنونك. ما شاء الله ما شاء الله. أنت خانة قطعيا ممنوع عن الربا. تنظيفاتك فوق العادة يا مباركة. وسلامتك. أفضل وقت ليلة ومشوكة. أمر وقت الباب سكمية ثانية. وتانا زالت شاخانة أم علامة وحشي نما جاونا بلدو كلمة سيكا راسك أنا مفري شاخانة ما تسيجانية عفوك أقسام لولا بخيرنا وتناول شيء والله هربا شاخانة حاجة صراحة يروشوا إيه تناي بوشيا وهنيا لهم مهمة إيه خنا مش خات نبوة أفني صاحب النهاية ناسية لوجه شرطي حي صراحة نبي شو عفوك أنا والله بخسرتي ما جيشتو باشتر أفني حاجي تو خوش أجاش جوان بينا وهاد كاكجان شيء دواتنا وقرب الظلمي طبيعي أصلا أمن أمنية ما الله أنا خوش ولا حاجي صالح كيناوة أنت ما شكونا يا كمودوس بس أرجع نابي منين شاخاني لا لزال إيه كل بهار طرف جمال هذا الله ما هو غير الله بالله يبكي بس ارجع واحد أولا عثمان جانت أولا بوبر أجر راسي يبقون أورا حبي لأنه خرب الشهر وارو شهر مباركة حقيقة ما دام قارن فقيدين شاخاني فنيش حتى ينعتبر كعباج زعيلة رشو سبيلين جانا كتوا خوشي لك بعنش عايل مختصر مفيد مزعجة وجاودة حملنا بالله يعني ايه تأمين بم أو الدانية زائر الناس واجاني وقوا حقنا حقني عالم خلينا بناكل شال وحوسه الرجل شيء شو زاني جيك چاو حقی خۆت جۆمێ یعنی ئەوانەتوانن چی بکەن وەستا شتی وا ناکەم چییە وا چێم ڕۆتمێکە بۆ پێ تۆ وازانی من مناڵم وەستا ڕۆک من مناڵ نیم پاشان دوو ڕۆژ لەمە بەریەخەی گرتم کێ جەمال ئەی لەبەردەم کۆڵانەکەی ماڵی حاجی ساڵحا تووشی بووم ویستم قسەی لەگەڵا بکەم هەشم زانیمە قسەی چییە پێیوتم ئەم جارە لەم ناوایە ببینم خوازانێت چێکەم ئەیوت ڕازی نابم دەور و خولی نەزیرە بەیت تێگەیشتی گێرە ئەزانێت دڵتان پێکۆ ئەو جارە کاتمە چایخانەکە و حاجی ساڵح کردی بە و بەزمە جەمالیش لەوێ ئەی تەرفیعی کردووە ئێستا جەمالی شاگرد نییە میراتگیری حاجی ساڵح ئەی فەرموو ڕازی نابم کەس ناوی نەزیرە بێنێ با ئەو هەر بۆ خۆی بڵێ قسەی ئەو بە هیچ ناچێت چییە؟ ئەڵێ لی تۆقیوی بڕۆ دەی وەستا بە شەرەف مەر بە هیچیشی نازانم حەیف نەکرد وەستا وا مەناسی جۆمێر دنیا بە عەدلی بۆ من نهاتە پێش ئەگە من لە جێی تۆ بوو تا دنیای لە جێیشت چاوەکە دنیا هەر شان و قۆڵ نییە ئەگەر عەقلی لەگەڵ نەبێ بە هیچ ناچێت دەی ئێستا بڕۆ بەڵام لە دوکانی وەستا ڕەحیم چاوەڕێم بکە وەستا باوەڕ نەکە حد وأحوال باش أشكر بخير بي روف مرحبا شاو يا بابا
جەمال لەوەیە نەماوە نامەخوا ئێستا پێیشت چۆن ڕۆف ئێستا صاحب مەسلحەتە و مڵکی ئەستەغفیر الله کەس حەدی نییە خوا نەبێ کە ساحب مڵک نییە کوڕینە ئەم بەیانیە زۆر بێتاقەت بووم هەروە چەخەلەیشی بازارم کرد بە شەرەفم بۆ چاوبڕکەی ژناچووی باوا بێ وەستاد جەمال باوا بێ کە لەو سەرگەڕامەوە نەزیرەم بینی اینجا چییە؟ هیچ دەمێ بوو نەمبینی بوو جاروبان سەریشم لێ یاد بەڵام بڕواتان هەبێ کوڕینە قەت بەو نوعە نەمبینی بوو سبحان الله سبحان الله سوورە ڕوومەتەکانی بوو جارانی لەکۆ ئێستەی لەکۆ وەستاد جەمال ڕاوەستە با نەختێکی تر چاوەڕووی بکرێتەوە ئەو سابی بینە داماوە خەی دنیای دیوان ئەلێ بەڕاست هەموو ڕۆژێ بۆ بازار ئەغڵەبی ڕۆژێت ڕامەشی لەگەڵایە ئەبێ چی پێ بڵێن خەڵک چی پێڵێن چی کردووە وەستا ڕەوف شوێن نەماوە باسی نەزیری لێ نەکات جا تۆ بۆ خۆسەڕوەستووە ها خزمتە کەستە چیتە ڕەوف ئەوەی تووێکی کاری کردن نییە بۆ ناڵێم ئەوەتی بۆ بە میلادگیری حاجی قسەی زلزلەکە قسەی زل نییە من نامێ نای بکەیتە ناوناوان خەڵکی بێویژدانن لە هیچی نەبوو شت دروست دەکەن کرم لە پەنجەی ساغ دەرێنن ئێوە نازان خەڵکی چیەڵێن ماشەڵڵا ماشەڵڵا تەمەشا خەلفە جەمال چۆن غیرەت گرتوێتی ڕجال یەکەم ڕەوف تۆ ئیلاقەی مەسەلانە نەبێ نەوەڵڵا زانی بۆچی چونکە پێشەوەی باوکی بمرێ یاکە دەست من مناڵە تۆ ئەگەر ڕاستەکەوی درۆ ناکەی ئەگەر مەسلحەتی ئەوە ئەوێ لە کۆڵی بەرەوە ئابیرە خەڵک لە بیریان چوبێتەوە وەختی خۆی چی کردووە دەمن لێک نییە چینا ناکەم ئەو کوڕی گەڕەکەکرد ئەم قسانە بە هەڵمان ناشریتە ناڵێم ئەمە دنیایە خوا ئەو خۆیەیە ئەو پیاوە بۆتە میلادگیری حاجی نەبابەنە سەهووی من بابایەکی شاگرد چای چیم ڕەنگە وابزانی هەر تۆ محافەزەیەکەی ها گوێ نەزیرە مڵکی کەس نیە بۆچی نەزیرە کراسووکەوایە نەزیرە هی کڕینە فرۆشتن نییە نەزیرە داماوە پێویستە لەسەر هەمومان ئاگەمەنە نەزیرە بێت خەلفە جەمال قسەی وای بەدەو نییە هەوێ بۆ خۆی بێت نیازە خراپە فەرموو بزانم چی دێدەی فەرموو من نیازم خراپ نییە بەڵام تۆ خۆ کردوتە میلادگیری هەتا حاجی ساڵح مابوو هەموو ڕۆژە شانێ بە نیمەی دەقیلەکەیان کرد ئێستاشە دەوێت دەست بەسەر هەموو ماڵ و موچە خۆتان باش دەزانن من ساحەبی فرسە سوورێکیش نیم ئەگەر تۆ نیەتە سافۆ خەریکی ئاینۆوەرینی وا تۆ داماوە بێنە هەر کە تۆ بە ڕێگای خۆیە ئەویش خۆی و قیسمەتی خۆی تۆ دەق لە بەسەریەوە چییە کەیفی خۆتە ها ئیتر پێو نەڵێمەوە وەستا خۆ ئاگا لێ بوو چوون پیامە هەڵشاخە گوێمێنە وەستا چڵات گوێمێنە ڕەوف نێتی خراپ نییە چی نیەتی خراپ نییە ئەو هەموو قسە ناشرینە و هێشتا نیەتیشی خراپ نییە نێتی خراپ نییە تۆژە مەگە گوێ لە قسەی ئەمە مەکرە لای خۆی چاکاتم کەچی بۆ مەبێ بە خراپە گوێمێنە موی ڕاستۆبی هەر ڕاستۆیەی باتەوە قسە و هاشە و شە بە کەڵکی شتێ نایە منم دەست بە چاخانەکە بێت و تعبیرێکی بکەم وتم خێرێکی ئەوانیشی دیارە بەڵامەڵی چی گوێمێنە ڕەوە بنێتی خراپ نییە دوایەوە ئێوە کوڕی گەڕەکێکن جەمال تۆ ئەزەوانە بێنە پێم بڵێ چیت کرد لەگەڵ میرزا ڕێکەوتن وا ڕێکەوتنی چی با ڕێکەوتون هیچ ناقڵ نایگرێ جەمال ئەوەی تۆ یەکەی ڕێکەوتن نەبێ هیچ شتێکی تر نییە نە بە زاتی خوا کاکە جان گوێ بگرە میرزا ئەیەوێن گوڵک سەرێک بنێ
کەواتە میرزا بێتە میراثگەری شەرعی حاجی ساڵح وەنیە؟ ڕۆژەی کە عەمری خوای کردو ئەم چۆتە ماڵەوە چی کۆمپیالە و سەنەد و سوورەت خەیری تاپۆ هەیە هەمووی کۆ کردووە و بردوێتی لەگەڵ خۆی. جەمال میرزا بۆ نابێتە میراثگەری شەرعی حاجی ساڵح. ئەی قانون چی لێکە؟ خەفر نەبێ مسەوگەری کردووە. بۆ حسابە بێ نەزیری هیچ. کاکەجیان من تەقسیریم نەکردووە. ئەوەی لە ئەستوری منایە چاخانەکەیە چی پەیە کابوویان ئەنێرم. کەسیش وەکو من بەتەنگ نەزیرەوە نایە. کەسیش وەکو من مستحقی ئەوە نییە بێتە وەکیلی. بەدوعا. جۆ بگرە. ئەبێ تۆ لەو تەڵەیە ڕەسایی داماوە. ئەو سەر لەو تێڵ و تەڵەکە بازیە دەرناکە. ڕەوف جوجال یەکەم وام لێ مەکە تووشی غەڵەتێت. بەخوا بێعقڵی. ئەتەوێ نەزیرە دەستکەوێ و خوێن لە لوچی کەسیش نەیە. ڕۆژێگێت خۆی. ئەمەیان خۆت زیینەوەی. جەمال یەکەم کۆسپە لە بەردەم تا بێعقڵ. ئەو نایە پێ بکەی. ئەگەر حەق لە شوێنی خۆی بێ هیچی بەیان. ئەمەیان ڕاکردنە لە حەق. شتی وانیە. کەواتە نەخۆش دەوێ و نە ئەش دەوێ پێ. وانیە وەستا وانیە. بەڵام من نامەوێ ناوی بسڕێنم. ئەی بۆ داوای ناکەی؟ بۆ ناچیتە خوارد؟ هێشتا وەختی نهاتووە. کوڕە بە قسەم با لە دەستێ نەچێ. بە قسەم کە. جەمال کەی ئەو پیاوەیە خەڵک لێی ترسن؟ وەستا من لێی ناترسم. وەکو من کە چۆرەوە بەگشە. منم ڕۆزمەوە چایخانەکە و چایخانەی ئەو نییە. چایخانەی هەموو گەڕەکە. چایخانەی نەزیرە. ڕەوف بڕوان پێ بکە بەزەین بە حاڵیایەتەوە. ئەخێر ئەو بەزەیە وای لێ کردووی ئاوە لە دواوە بێت. کوڕە عەیبە عەیب مەترسە. وەستا ناترسم. بەڵام هێشتا وەختی نا. جەمال ڕەحمە بۆ لای تۆوە. زانە چی بێ؟ کووە؟ ئەمە تۆ لەکوێی؟ هاتیشم لەوێ نەبووی. ئەو پیاوە چی بوو لە بازار قسە لەگەڵا کرد ها؟ هیچ بەخوا کەس نەبوو. چەندی درۆ مەکرد. بە چای خۆم دیمە. بەخوا هیچ هەرچۆنی چاکی لەگەڵ. ئەوە تیوە نییە کە هەموو ڕۆژ. کامە. هەتیوەکەی حەبسەلوەری چییە بێ ها؟ هیچ بەخوا هیچی نابێ. ئای دەستم ئای توخوا دەستم شکا ئای. شکێن و سەریش دەخەمە قەبری باوکتەوە. تۆم بووی بەتەڵاڵ بەخوا جوانە. ئەدە بەخوانە وەڵڵا. ئای ئاخ دەستم ئای توخوا ئای. خەڵەتەی قسەی لەگەڵا بکەی. چارێکی تر بوو بینم لەگەڵ نەزیرە هاتوویتە دەرەوە هەردوو قاچی لە بنابڕمەوە تێگەیشتی؟ باشە لە دەورێ گەڕێک. جواب بگرە. نابێ بێڵی نەزیرە بێتە دەرەوە. هەرچیەکی بیستوە بچۆ بۆی بکڕە. باشە بەسەر چاو خۆ دامی عمرێ. وەرە. بگرە. خواب لەو خۆی بە قسەم نەکەی. بڕی! ساڵی خشتە ڕەمزێتیایە کەوچکێکە چێهی من نییە. ئەمە چییە؟ چاکوت و بای بەبزە و داوەشتنی بای بوو دینارە. ئەمڕۆ چاخانەکەمان فەوق العادە بێدەکە. ئەگەر چاوێ لەمە پێش لێرەیە بووی ئینجا زانی چۆ مەرخەزایەکە. ئێوە خەلفە کەمال دیار نییە. ئەفەرشی هەزار جارت پێوتی ناوی کەمال نییە. ناوی جەمالە جەمال. عەفوکە بەخوا ڕۆڵەیە ئەیکە حاصل بەدەستە. ئەفەرمی حاصل بەدەست یعنی چی؟ یعنی هەر لە هەواوە خۆشێتەوە. واشەیە. ئەوە تۆشیتە دائیمەن ئەڵی پاپۆڕەکە بەرەخ بووە. وەڵڵی ئەخەمی تەحمل ناکرێ. هەر ڕۆژێ بەلا هاتم بە دووری مەسا. یا فەتاح. هێواش بابە هێواش. ئەمە چییە خۆڵانی لە ساحێب نییە؟ مەسەرەت لەداڵدایە. یاڵا عجێمێرە. ئەرێ بەڕاست چاخانەکەتان ناو ناچی. چووسانی مەفەنگی ناومان نا چایخانەی سەیوە. ئای ئەمە درێژ بیاخوا. ناوێشی خۆشە ناخۆش نییە. لاکن پیاوەکەم قیامەتی بیرەکەوێتەوە. وەڵڵی بابە زۆر عەمرە درێژەم ناوێ. هەموو ڕۆژێک کوێرەوەری بێ. نەبەخوا. سەلام عەلەیکوم. عەلەیکوم السەلام. چییە عوسمان؟ ڕجال لۆرەی توێ؟ بەڵێ. ڕەوف ڕجال نییە کە بێتاقەتم. دەغیرتان بم ئاگادان لە ئەفەنی بێ و سەبڵەتی مەکە. ئەفەنی حەز دەدەم جاوی
شيء كابلايش مستقوني كمان تشيا بالروانات النوعية روشك نبدأ والله تماشاها كم أمش برابر الناس لا تقول إخوة ما أردت واحد أدريتي أكثر بورنس شيء مدرسك جا دوسيت إنك بنشتي الروانيك ساخاني سفرية عجيبة جماعة أي بتيانية لم نأخذ خصوصيات بلقراها والله زعني لك بخصة عشان زعني محقق حاسي خوي بينا يشيلوا دعوايا السلام عليكم. سلام. شاف نور الروح على باشا. أفهم باشا. يا الله شاو بلي يا باشا. أوه حبيبي. أنا وضو خريب جيت. وتتعامل وحافظ. تتكلم على ما بخواتو كلمتان كاستفايدة. شلون؟ أوه حبيبي مواضيع باش. كل دقوا بيه بوابي. خزتها بيه مواضيع مختلفة للشركة. فلسفة، علوم تاريخ، هذا بأماني حمود جابر. تدريب على إخوة على شيء خسارة. أنت اللي بقول جي لحظة باليوتيوب يا جماعة. حد ما يشوفه. يا جماعة الرحمن باب الله. أبشر عادينا الإحسان بالكمال. خاطر إنك يا بخوي أنا نجيش. اسمع ماشي خود زنی بیا بشو چای برش نمی بشو یا سرخوشی اینجا خالچینه بیا بشو سرخوش نبیه ای کی سرخوش بیه أو كسي بشو شاري نبيني معناه أولية شاري صحيفة احتمالا مسألة سايكولوجية قورت كردي بتشوكت مصطفى مزميت ممنون قوريت شايكي جوان بو مزميت بيز أحمد راديو كش بنوا جماعة حزم لمقامة بوجدانهم حتى أزلش أي جوان روحك كام منك بدي من نبي زوزي لكم بشرب معي بشمتي خومكم حيد تشتكم يا عاصينابي وقت يخش المكتب زيلك فين تلبي عربي بو فالموافني سؤالك مدبك بزارة شوان من موظفك معلمين كواتا من سؤالك لكم أفني جمع قلم شيع أقربين مامي مسناتي قلمان جمعي قلمون لا زعلم من قملة جوانا قلمون على شيشة أفني جمعي قلم أقلامة شوان أي كوان جمعي مذكري سالم ومؤنثي سالم منيش مسؤوليتك فعلا أما يعني أوي هموش جائزة بيته وبصدي خوي كوهاتا لازم نعرف شي تبو أنت أنا بدوستوا من غير نايم بنين تاخاني بيوي أفنيونا أبو حمامك باشا إذا خلص بيت الزشن فاق وزي مسكوانا شو بيوي دولا نايش لكاني عن بيت أفني ألين بونا يدلين شاي خاني الزيوان أمناوي يعني قبرسان إخو قبرسان بين زيواني كي هبي معقول لينا اشتغل بلندني بنيام كاتوا زيوان وقبرسان حشو لشو كفلو دفن بيلي بياوا خاتوا أمنوا عناوانا تابعي مردنو تعزيو شتي ناخوشن بقسي من كان ناي بنين تاخاني جوانا يعني دلسوزان بشرفم شد ديانا دلسوزي باشتبيا أشهد بالله بيكم جارك سي حقي إيه ما تلقاوا مكتب قومو معنا خوي هالكمان رنگ نكدوا دور مرة همو كسي نازل علم شيئا ليش يشوفوا منا بيا شيء سبب جبلو هندسة دركها لبره والزور بعساني أتوانم قيمتي سين كمجهولة بيدوز بوا إيه هتشيشتي عند النياشة يا مجهولة يا معلومة أفني أمانة يعني شي مجهول يعني شالاوة نادية ون نزال إيه معلوميش معناكي واضحة لزوم شرط توضيحناك أشهد بالله هموش تقدم شيخانة مجهولة مسؤول وليلو جماعة شلون؟ مرحبا خف
جەمال مەمنونم عوسمان ئەڵێم ئیمڕۆ لەگەڵ کرێکارەکان ڕێکەوتم هەر چوارنیای دیوارەکان گەشتکاریی جوانەکەن سەقفەکەشی جاپاسی تێگرن دار گران و پارەش نییە ئەژینان کورسی مێزەکانیش مەگۆڕی چییە؟ دەقسە بکە کاڵێ قەم دەرکراوی واقسەش بەکەڵکی چی ها؟ منەقم نییە کەیفی خۆتە چی ئیدی؟ بۆ چی خەنێ؟ چونکە ئەوەی خۆت دەبیدی ئیتر من بڵێمیان ئەڵێ چ قیمەتیشی دێ؟ باشە هیچ شتێ بەبێ پرسی تۆ کراوە؟ پرسە گورگانە وەنیە؟ ئەی تۆ چی دەوێت؟ قابلی مەحکەمەدانی؟ دەبابەنە پارەی یەکەوە بەدەستۆیە هەرچی بێ یەکەیت پارەی نەسێ نەزیرە هەموو شتە نییەوە ها؟ ئێستا پێم ناڵی تۆ چی دەوێت؟ هیچ لەبیرتە ئەم چاخانە و کەناوەیە کەس بەسی ناسەری پێ بکات چاوەنێک ئێستا چۆ کەوتو تۆگەر ئیتر لەمە زیاتر چی دەوێت؟ ئەی چایخانەکەی جانی تازە ئەی ئەو بۆچی؟ هەم دیسان چی دە بەسەر مەسەلەیەوە؟ من تێناگەم بۆ کە باسی ئەو چایخانەیە دەیبی بە فیشەکە شێبە باش پێم بڵێ حاج ساڵح بۆ وەختی خۆی دروستی کرد باشە تۆ بە عەقڵا چه میرزا تا حەزت بێ بەجێزینەوە بۆیە عەقڵ دەیبڕێ ئێمە ببینە خاوەنی چاخانە ببینە میراگیری حاج ساڵح و سەرمەد و سامانی بۆ ئێمە بێ ئەگەر ئەمان پێڕوا ببینە بەسەرینی خۆی شتێکمان بەرەکەوە دێرپێ ناکە مادەم نەزیرە دۆزی حەواوەتەوە هەر باش ڕازیم بە ڕزای خوا ئەبێ لە دنیای ڕۆشنە تاوای خۆمان هەر بچێشی باش کاکە تاوان و سوچی ئێمە چێ تا جزای خۆمان بین گەرم توانی زۆر دەبێ دەستم دەلیش بەسە عیبە لای خۆت تۆ خیاوی بەسە خەڵکمان لێ کۆمەکەرەوە ڕەحمە ئەوە تۆی ئەوە چییە؟ ماڵەکە بۆ بەجلووس ئەو هەموو گڵۆپە چێدا و گیرسانۆ نەزیر ئەمەوێ حەقی ڕۆژگاری ڕەش بکەمەوە شەبێ بە شەرتی خوا چی گڵۆپ لە ماڵا هەیە هەمووی داگرتن ڕەحمە چی گەڕناکی باشترە کچێ نەزیر زۆرەکەوێ هەر گوێشی مێرێ مادام بە تاکی دەربێ خۆمەبێ مادام دەڕووناکێ ترسن ئیتر بەسە گوێ بگرە چییە؟ گوێم لە تەپەی پێیە هیچ نییە گوێ دەبینێتەوە بۆ من بووان بێتەوە سا بۆ خۆی هۆشم لای خۆم بۆ نازانم ئێگەر کوڕێکی وەکو نووری شک بردایە چی دەکرد وا هەگەر وزنێت نووری هێشتا بۆنی شیری خاو لە دەمیدا وا بوایە ئەو نەچاونە ترس نابوو ڕوبەڕوو ناچۆ بەردەمی باوکەم دیرەکە خوێنەوارە سەرهەددارە بازنی ئاڵتوونی لەدەستدایە یعنی بە قسەی تۆ بێ ئەو لە زەمان باشترە نە بەخوا نە لەو باشترە و نە هیچ بەخوا موویەکی سمێڵی هەموو دنیاهەیە سێری شال و شەوکەتی مەکە هیچی تیا بەسەر تۆ تەماشایکە کە بەسەر ئەرزاڕوا لە ژێر پیا لەرزێ نەکبەت تۆ لەرزی نەک عەرزەکە تۆ تەماشایکە کە ئێستا هێتە ژوورەوە خۆ تیزویە ئەڵڵا کە جوانە خوایە شەڕواڵ و سارخانی هەر لە خۆیەت ئەترسم بیکا بەقینە بەرایەتی و نێت ئەوە لەگەڵ کێ قساوی گریمان نەهات قیر و سیە خۆ لە برسان نامرم با هەر نەیە کچێوە تۆ وەڵی چی؟ خوا قسەی وا مەکە نەزیر بەخوا بە دوو قسەی وا دڵ مەبچڕێ ڕەحمە کێ؟ ئەوە کێیە؟ منم شەمادە نەموت؟ ڕاوەستەوە هاتە بەخێر بێ یاخوا بەخێر بێ سەر چاو نەختێکی ژمعتەر بووم قەی ناکە بەخێر بێ ها بگرە پارەم گوێناوی خۆی چیترە پێویست نییە چییە؟ بەسەر جواب مەیتەوە؟ نا خوا دەوامی عمرێ بە هیچم پێویست نییە نەزیرە
تۆ خۆ باش دەزانی من وەکو خوشکی خۆم تەماشای تۆەکەم خوا لە برایەتیت کەم نەکا نەزیرە لەبیرتە بە مناڵیان بردی بۆ چاخانەکە ئاگەر لێ بوو یاریم لەگەڵا کردی نەزیرە کەس وەکو من لەگەڵ توای هیلاک نەبووە لە دەخیلەکەم بۆ دزی و ئەم کرد بە دەمی تۆوە لە باوکتەمە دزی و بۆ تۆم خەرجە کرد نەزیرە تەنانەت دایکی شت نێزانی کە من ئەوەنە تۆ لاوێنم نا دایکم زۆر باشەی زانی باشە با نەسیحەتێک بکەم ڕجالی یەکەم بە قسەم کە و مێڵە خەڵکی دەستە ببڕن مەخسەرت چییە؟ یعنی کێ دەستمە بڕێ؟ نووری و ئەمسالی نووری نووری دەست بڕ نییە ئەوەی ئەو بۆ باسەکە تۆ لێ تێناگەی نایزانی تو درۆ لەگەڵاکە نووری درۆزن نییە نا یعنی من مەخسەم ئەوە نێ بڵێم بە ئانقەس درۆ بۆکە بەڵام مناڵە و نووری مناڵ نییە هەموو شتێکی شەدانێ ئەوەی ئەوی شەیڵێ نازانم ئەو چی بۆ باسەکە ڕەحمەی ناموبارەک ئەمەیان چییە؟ بۆتە پۆستە چی لەبینە؟ ڕەحمە ئافرەتەکە بیبژێری دڵ پاکە بێخەل و خەشە وایە بەڵام بێعەقڵە مێشکی نییە لە هەموو کەس عاقڵترە مێشکی لە هەموو کەس پرترە پڕە بەڵام پڕە لە کەرێتی ڕەحمەیەکێکە وەکو من و تۆ ئەویش خوا خەڵقی کردووە عەجایب چاری وایە ئەوەی خوا خەڵکێکە بۆ خەڵکیە بێوە بەڵا کچێ تۆ بۆ چی تێناگەی تۆ چی دوێ ئێمە ئەواکەی بەس بڵێ هەموو شتێ بەدڵی تۆ بێ من هیچم لە کەس ناوێ مەرەمە بە کەس نییە لێم گەڕن بە بەدڵی خۆم تێرەوە ئاڕژە هیچم لە کەس ناوێ نەبەخوا کوڕە لێم گەڕن با جایەکەم بە خەڵک و خوا بکەوێ با دوو دنیایان ببینم بازار لە دنیایان چی هەیە و چی نییە تر باش شوێم لێبگرە لە تاقەتمانەما لە عیبارەتی ئەمڕۆ چوونە دەرەوە نییە بۆ چەتی وە شێتەش پێی بخاتێ ئەو دیو حەوشەکەەوە هەردوو خات شەبڕمەوە تێگەیشتی ئەی لە کۆڵام سوڕێتەوە باشە تۆ پێم ناڵێ داتاشە چی فێرەکە ڕەنگە ئەفزانی کاتەوە ئەستا باشی بەخوا لە خزمەتداری سافرێکی تری فێر ناکە وانە مردوو نیە وانە ئەوان لە دوکانەوە شتێکی پێ ناردەوە بۆ ماڵێ قابلە بوومێتە خزمەکار ئەوەتی دنیایە ئەمە هەر بووە وەستاش تومەک بە شاگردانێ ئەی بینی ناهێڵە نا دوکان ناکەوێ ئەینێرێتەوە ماڵە بەردەستی خانمی ژنی پێکە گریمان وە دەسەڵات چییە؟ ئەی نابێت جەنابی ناموبارەک حسابی بۆ ئەو دینار و نیۆکەی کە ماغانە بۆی بڕیوەتەوە خوا کەریمە خوا هەر ئازانی من خوا کەریمە بەسە بەس دەهنیم مەکە هەر کفر و ڕەف مابوو خۆمان حاڵمان زۆر تەواوە ئینجا لەوەی ناشکری کردنیشە تۆ هەر بڵێ خوا کەریمە ئەو حاجی ساڵحیش بێت ئێمە هەر لە جەنگەی خۆمانی بیتە ئەوە دەر حاجی منی لار بێت ئەمە وەست و حاڵمان باشە بێ خۆ قابلەوە مڵک و ماڵەکەی بەندە من بەخوا سەیرە ئەگەر وشدانیان وایە ئەو چاقانانە بە تۆ جەبان 20 ساڵی ڕەبەقە ڕەنجی تایە بۆ بەلاشخانەیە باشە ئێمە باوای دابنین 20 ساڵ بێ لەم ژوورابی یعنی بەوە مێتەی خۆمان ئەمە چیاوە چیایە عینیشتە چۆن عینیشتە ئێوە چاقانەتان پێکەوەنە ئێوە پارەتان پێ پەیا کرد ئێوە نەبوونا ئەو هەموو مڵک و ماڵی ناکرد کردەی ئێوە بردەی ئەو بوو ئەوە قاچی ڕاکێشە ئەیەوە باشە خوا قوبوڵەکە ئیرادەی خوایە دەسەڵاتی قیسمەت و نسیبم نییە باشە ئەی جەمالەوە چی چوزانم ئەویش یەکێکەوە بوو ئەو چیایە تۆ جیایت ئەو خۆتی گێچکەی بەڵام نەکبەتێکی وەک تۆ سێ مناڵە هەیە دوای ناسەر و گێچکەن و چوارەمی شانڕاو بەڕێوەیە ڕۆژ نییە پوری شایەت بە من نەگەڕەکە ڕەکم لێ کۆ نەکاتەوە بەخوا شڕ شیان مەفرێ ناتوانێ ناتوانێ وا ناتوانێ حەقی خۆیەتی ئێمە هیچی نای لۆکی هاتووینەکە ئەم ژوورەوە تەنانە فلسە سوورێکی نەوە تۆ حەقت نەبێ پوری خۆم و خۆمەی ناسم خۆ بەزانم چی لەگەڵەکەم تۆقی ئیشم نەبێ تۆ هەرەوە حاڵتە هەرچیەک یاو کومەر تۆ بڕێتەوە هەرەوە شەزانی بێت خوا کەریمە ئەستەغفیرەڵڵا بەسە بیبڕەوە هەرچەند ئەمە بێم و پاروی نام قوسڵ قوتکەم 1001 محکەمە پێگری منیش لەوە زیاتر دڵم بە بەریەوە نەما ئەو خۆت و مناڵەکانت ئەسان ماڵ و حاڵی وا بە قوڕەترم ڕاستەکەی ئەو خۆی خەریک بزیڕت بکەم ناسیڕە مەکە توی بەزانی دەکەوە من تۆم نەدیوە هادی کە مەعەس بۆ خوا با نەکەومە بەر قسە و قسەڵۆشی خەڵک خەڵکی جوزانن ئێمە چیەکەین لەم پرتا ئەو پەری گەرەک خۆم حسابم چێ حەدی هەیە دەم هەڵبێنێتەوە خابیرە بیاڵم کەیتە بەر قسە و قسەڵۆشی خەڵکی زۆرە ترسم لە چی؟
لمن تخوا رحمة عيب ناكي لمن ترسي لتو لو لهين كل شو ظالم هردوك معنيكي لو تختم عن نقصانا شيتا وشيت كوتوي أي كحياتا عليهم بونا عيشون فيك ها ويدايا شويتي انت نوري امير بس داي خير منكر كواتا منيش ريكا وريكا ثم وصل جمال الله الله عليهم نودي ونزيران بيكا نكي ما حسبوا اخوة بقربانه بم نكا كواتا دزبر خيري خوتو بينا دزبر خيري خوتو منيا مازلم حالة بينا ولا لقال ما أروم نزيل بتنيا وأدرسم إيشي بيم بيها وانا هي لم بري تاكسي أسعم بيري شم بيكي يانا بناموسم هاج نومانيكا دايكي قريت ويدها ووشيا شني بين عليه ما تنساش وكتن شني عليه دس بخيري خوته منيا أو خير من أخوابي كواتا مش شيلا تيزاكينا زيراها شم بس شو دريهم لكي ما حسبوا أخوة هاتي راو كان ما زكم مو أخوة أخوة بكري ببرت ولا ما ودوسي صاري كبيرة بي فكتك هبي يعني مو قدايك مملية أو سا كذبة بولي كيناوي هين لا خوازيان لي بينا قناهن وزني أنو كزنية بروحي نشمونا ما ايوه سارة تفضلي جمال دوێنێ نورین بین زۆر زۆریشمان قسەکە قسەی خۆمان بێ نوری لەسەر قازانجی نەزیرێ ئەی بێ قەزابی یاخوا ئەو زەرانێش لە سەرجوی بەدەمیەوەیەتی کێ ئاگای دەشتا قازانجی چی و مەسلحەتی چی جەمال ئەومە خەڵک لاسوک نەبێ کوڕێکی گەنج و خوێنەوارە خوێنەوار چی باو بابینێ مە ڕەشیان دەستی جیا ناکردەوە و ئێمەشیان کرد خۆزگە بمزانەیە بۆ مڕق لە نوریە کوڕێکی گەنج و دڵی بۆ ئافرەتەوەیە قسەی خۆشمان بێ نەزیدەش بۆ نوری حەزەکات رقم ليني يا كاك رقم ليني بلا مو غفلة لا يا أخي تيناكم عم دشمناتي لبايتشي كم ناقيت أي واجي لي من الأخشتي بريو ماريك كوبيت دبراسلي جمال كل لا يشتكي بوناك هل بيوفى بك الشبور مينتو من الزيتين كسم وقت يخوشي كباوكي ما أقول لما زيادة أمينيتي بكسنا يسا نسيرة وانا ما يسا دولو وقت شويتي كسش نافانا زولا نسيرة بكات واحد طبعا قانون هيك قانون محافظية قانون يشبو أودنا وكك ظلم دكاس نكا نكا كسو بيوبا على سوق ويشي بيبكار قانون شو أنا أخفي كزنا بلا مو كسي كيشي بيبكار شوينا سكانت أواجه مشكلة منك شكم لكسي يا جمال نخوش وقصة ومال بكار لتوها طوفة محافظية نسيرة بي شيء من دوني سقايته ويشار ناشت يكي شو لك سنة بيواز أنا من هيك الشكاري بنية روش كاري بدواني نوريو مانيا يسلم بدل هيكلو ناوي ما ينشتي لو رجوعي حاجي شو تشويني هاك خوي أم كبرات عقدي إشي نماو نجوا لقصير بيريج وخوانا كبير بقصيك لقلاكم فوق في شكا شراك شبه عزمان ناقي ناقم جمال ناقي ناقم كتو بيلي بقى لزيقولي تويتي بشاخانك يا وازانا شاخانك بو بموشي خوت كيوا كاكيشا هاتشي هيا وني أشيد ولاي الزيرا لولا وخارقم وتعميل بردو روشانش هاتشي كبير ويكرم إيه دخيلش على شهروني يعني واد جمال واد من بتوعه السلام عليكم عليك السلام خير يا اخوان جماعة ناوي نرقص ومساق على كدوسيوتو عدي باب ثاني قاسمي هني شبعات عبو سايق بريق بسر تشاوز ها لا لا الشيخ خليك معي دمتك أحمد فقي يتشكري راسك يا أخوة حاجة الشيخ إلنا المسيح أخليك القوم نصي شو نبوايا من قولة شاخلي وصاب رحمن تلاعب هو أفقي إيه رشيتي هيج في عيبة لكن تهرب قبل ما أخي يشتعرها جامك شون لو رجي أحمد فقي لو يحكر ميش كرابي لويا أنواع وأشكال مجلب غدا خونوا روش هتاعي وأنا لقد أبو عواب وناقش أمامك لواشي احنا فنية وعلى يكون مشكلة فعلا أغلب وقت من عواب هنا هل كذلك مخوان الله راح أسلم مخونك مش هتحكد أي شوان يا فتاح ليه أمري ما خويا
كيسا يا معصيبي أعوى ومزمو ولا وحيد يا دينام لا تشوف كم تسينا هواش شيبوا هواش شي دور على كانوا كاسرين كردون سلمنا ما نبرد تتراو خرجنا والله وبالله وتالله دور على رشق عليكم بنا بدك جاوز خنا قدانا همونا وسكي خوم دانا هو ما عرفت نعم علي ما مدرعان عملي جوهك تشتري بقى مشتركة ولا تروح تقوم يا وين تعمل تكنولوجيا أي ناجي إذا بدك ناقم شيبوا تو كمان لسالخور أول من الشراء يوتيوب أي خو نوفران جاونا هوا تجيبوا أو أنا بيشتي بلاش كتير توجي شو تمشي ما راح تجيب هاي بين عبوس طبعا تجيش نبي جاهلي إنسان جاهل هل أنا ضرب جاهل دي خويبا سيخور مكا تشاو زماني شنو يا شا أما شي كلمة مسألة كي أرس أحمد فقي مسألة أرس شي حاجي بقوا خوش لو تشبه أرس أخرى درويا شوانية نعم أقولك سري يا لبن أرس خمية كيف دي خوة بعور مكا حي بنيها هم وعملها جاهل نبي أقام لأفعالك أقام يتدسيني من وظفك هاي دائرة وبريوة أما اللي كده ساكتسي سوخر همو خلقنا ناسية أو زعيفة يا مغاو نمرتوها زعيفيتي خوخش مهي مش زعيفة معي بنانا أين مطلق واحد الحرمين ماشي أحمد فريد ماشي باكم والله بلا تاني فرح شوفوا شيء جماعة تشتركوا من ياسر خرجي لما تشي بابا كان هنا ياسر ناقل شيء بشرف بعمر المبدي نعم أخذ لك هاي رجل أي شوان مصطفى همو أميديكم تو أبي علاجكم كيف اي باش بيم نالي تولي تشوتوش أمدو أبراو بوي شو زعانم شانسي خوم جميري رؤوف بس سريتو بس يشرين قابيتو بجوزي صاخ رؤوف أما دنيايا كزنيا نخوش نكوير بلام نخوشيش تا نخوشي فرقي هي أي شون مخصيتي مخصي موي كالصاغنية همو نخوشي بلام هريا كوبا نوعك كورة قير وسيالة هموية چایخانەیەک مان هەبوو جاروبارە چوینە ئەوێ و دوو قسەمان تیا کرد وا خەریکەویش نامێنێت جاچی دیایە بۆ چاخانە قاتە ئای عوسمانی داماوە ئەو چیەتی ئەینە بیستووە نەوەڵڵا لە ماڵەوە کەوتووە نەخۆشە خۆشە زانی من ئەوە لەگەڵ جەمالا ڕێک نیم ئێ باشە ناڵێن چیەتی نێشی شڕەقاوە مچە ئەڵێن سینەیشی کێشاوە بە پشتی ئافرەتێکا و خۆی بە پشتی سەرا کەوت تەپڵی سەیەتی بە عەرزە وازانە چیان کام ئافرەتە نازانم ئافرەتێک هەیە بۆ لای ئەحمەد فەنی مچە خوا پێم نەگرێ ئەڵێن تەواو نییە ڕایان سپاردووە بوختانی کردات کەواتە ئێستا جەمال بەتەنهایە لە چاخانەکە ئای عوسمانی داماو خەمن نەبێ بە شەرەفم مشوریە خۆم ئەی چۆن یەک تەداویەکەم برنجی بۆ ناتوانم ئەژێنم ئەمرێنم پێم ناڵن چێتی مێشکی شڕەقاوە هۆشی لای خۆی نەماوە مەچە دایمە دەریم ئەبێ وابێ ئەژینا چۆن ئەتوانێ بنیان 24 ساعتە بنوێ ئەی چۆن کوڕە دەی باشتر با بۆ خۆی بنوێ ماڵەوە لێی باڵکەوتۆ پارەی بۆچێ چیلەوە هەمووی لە نەزیرە دەرەچێت نەزیرە چی و پێ نەبوو ئاخ لەبەر خاتی تۆ چیمان نەکرد بەڵامەڵی چی هەرچیەکمان کرد بەفی ڕچوو عینەن تاس و عینەن حەمە عادی ساڵحێکی تری بۆ بەیا بۆ و لە چوار دیوار تونی کرد
هزار دەست و پەنجەی وا ڕەمەکە چۆن دڵیەت فیلێکی تۆ بۆ دەست و پەنجانە و خەڵک تەداویەکەی ئەخە چۆن دڵیەت فیلێکی واز بێنە ڕوف واز بێنە بە شەرەفم حەقی بڕینی هەیە تۆ نازانی چ کەتنێکی کردووە دەستی تۆ دایم بەخێرە واز بێنە ڕوف با لە بنی هەمانەکە نێم تۆ نازانیم لە چ عەزابێکم چییە؟ ئەڵێ گیرفانە بڕیوە هەرچی نەشێ کردوومە مریشکم پێسەر بڕیوە مریشکی چی؟ کەڵەشێر بەڵام چۆن کەڵەشێرێک تۆ باسی چیەکەی؟ ڕوف ئەم دەستانە بوونەتە سەبەبی مردن یان کە بوو بە دکتۆر غەڵەتیشەکە یۆ مێرێ ڕوف من غەڵەتم نەکردووە من بان قەس کردم ڕوف من حەد ساڵحم کوشت ژارێتدایە تۆ بڵێ ئەوەنە یاغنیش بە مژەهری دەرخوارد بەم ئەی چی؟ ڕوف بە یەک شیرینقە کوشتم خەڵکی وا مستحەقی مردنن خوا بەو سەرەوەی ئاگارە من ئەم قەتڵەم لەبەر خاتری نەزیرە کرد کەچی بۆ یەشێشتر بوو بە خێر و بەرەکەت دنیا وایە یا ئەیکا و کەرەی خۆ مهم ئەوەیە تۆ دڵێ ساڵ وایە من نیەتم ساف ڕەوف عەرەق ماوە ئای چۆن نەماوە دوو پیاڵەمەوێ ئای بەسەر چاو خەلفە جەمال خەلفە جەمال بەڵێ وەرە شەرم بەکە فەرمووە سافرەت خەلفە جەمال ئەوە عەولت وەهێنە ئای بەخێر بێسەر هەردوو چاوە ئیتر ئامادەتی تۆ عەول بەڵام کوردەوە لەشێری شەکە بێت لە گۆڕانی دوو بکرێتەوە خەمن نەبێ وە سافرەت بەسەر چاوم چاوت خۆش بە ماڵە ئاوانێ ئیتر نەڕۆ بە دوعا وافیزی بیا وەرەوە بخوێن شۆ بێ ئەبێ یەکەم شێت فێری پیاڵە کۆکردەوە بێت مریش وەختی خۆی کوتووە ئاو پیاڵێ بێنە دیبۆ بەسەر ڕۆچاخ چییە؟ خراپ سەیرەکەی ئەڵێ قەنەدیوم نامناسی جار دەناسی ئەی کوا نە سەلام نە کەلام سەلام و کەلام دەفای چی؟ جۆ بگرە من دڵم هیچی دیارە نە ڕقم لە کەسە و نە خراپەشم بۆ کەسێ چێ ئەڵێ لە ڕق خراپتریشی دیارە چۆن ترسی دیارە ترس لە دووە ترسم ها؟ لە منە ترسی لە خەڵکی گەڕەکە ترسی لە زۆر شتە ترسی خۆ بە قسەی خۆ نابێت چوزانیت چاکە زان نەخێر هیچ شتێ نازانێت ئەگەر بزانێ ئەوان ناکە وەختی خۆی حاجی ساڕەف چوە بیایت و بڕایەوە ئیتر بۆ لە قۆڵی نابیتەوە ئەڵێ بە ترسی دەڵی وانییە تۆ خۆ زۆر باش دانی کە حاجی بۆچی ڕازی نەبوو گەمردیش کەوتە دەست خەڵک کامێ خەڵک ئەو خەڵکەی کە بۆ تەماوەتی فانبرکردنی خۆیان نەکەی هەموو شتێکیانەیە تەنانەت شوکردن و شنێنانی شەوێ بە حوسن و ڕەزایەوان بێت ئێستا نەزیرە گەورە بۆ پێگەیشتووە مناو نییە کەس ناتوانێت بە زۆرە بلێ هیچی پێ بکات بڕۆ تەماشای کە ئەو نەزیری جاران نەماوە ڕۆژ بە ڕۆژ بەخۆیە بچۆ دەم و گفتی دەرو دراوسێ تاقی کەرەوە ئەو ئافرەتی جاران نەماوە کەس ناتوانێت قەدری لێ بکات دەور و زەمانەی دوایی ڕۆژ بڕایەوە ئێوە بەڵایە کامێڵە ئەوەی لە بازار دانیشتۆ و قاچی خزۆتە سەر قاچ ئەوەی پێش مردنی حاجی ساڵحش پیلانی دانابوو کە نەزیرە لە خزمێکی خۆی مارە بکە ئێستاش خەریکی ئەمان پیلانە چوزانی چاکە زانە ئەزانی نوێوی چی؟ ئەبێ بە تەواتی فێری خۆنەواری وەڵڵا سەیرە ئەیوە مادام لە حوزرە خوێنوتە زۆر زوو فێری نووسی نەبی قەول وایە دەفتەر و کتێبێکم بۆ بێنێ وردە و دەخۆمی پێوە خەریکەکەم زانم چۆنە بێت
دەی ئەیوە ژن و پیا و فەرقی نییە ئەیوە پرچینی خوشکی وەستا ڕەحیم ئەگەر بەر بێت ئەم ساڵە بێ بە محامی ڕەحمە بۆ خوای ئەو پرچینە بێ بە محامی سەرا و محکەمەیەنێتە زەلالەت خوا سەیرە کچێکی چاونەترسە حەقە دەبنیامە بێ چاونەترس بێ چۆن ئینسان کە ساحب حەق بوو بۆ بترسێ ئەو ڕەحمە ئافرەتی چاک بە ئەم چی دەوێت حەز لە چیەکەی پێم بڵێ هین ڕەحمە گیان بۆ وا قساکەی زمانم نییە دەوەرە دڵ شەق نەبا چیدا تێک چووی وای وای ئەڵی خۆزبێنی کەری هاتووە مادام وایە خوا مبارەکی کە منیش دەسێت جلی جوانێ بۆکەم بەدڵی خۆم ئەنجا سەیری دنیا بکە بزانە خەڵکی چۆنەژی دەی قسە بکە دڵم دەرهاو قسە بکە ڕەحمە جەمال چی کردووە زمایلی حەسحەس ئەو چی بووە دایکم کە چی کرد سیکۆم خراب ناکەم ئەوەی تۆ ئەرێ بەسوو منیش پارە بەسوو میرزاگیان لەم قەماوە تاج مەبلەغی پارەم ئاسانە چایەکە بە قەرز پێدۆش بەس ئەگەر بە حەزمێ دەکەمەوە نەفەر پارەکە دەوێت تۆ بمەعامەلێ مەبلەغی پارە سەرەوێت بەڵام ئیشەکە و مەچێرە زۆر مەمنون ئەمە مەسەلەی تیجارەتە ئەوەتی دنیا تیجارەتی کڕین و فرۆشتن هەیە بەڵام ئەبێ کەفیلی معتەبەرێ هەیە دەبڕۆ وەرەقەیەکی کومپیارش لەگەڵ خۆ هەریستا جەمالیش و گار چۆنە خراب نییە خراب نیە میرزا منوا مەزانی دەستێکی پیاوێنێ باشترە بێت کەچی ئەفەنێت لێبێ کەسی تری زیان نەکردووە چاخانەیەکی لاکۆڵان هەرەوەی تیابێ قابلە خەڵکی لەم پەڕ و ئەو پەڕی شارەوە خۆیان بتم بۆ لای تۆ چاخانە شوێنێکی عامەیە پێش مردنی حاجی دایمە جمەیە هات دەستەیەکە هات دەستەیەکە ڕۆژ هەمە نەم خەڵک هاوشوەیە کرد ئەوە زمانێکی تر بوو ئێستا وا نەماوە حاجیش لەم دوایە زۆر خۆی تێناگەیان بە تەواوی ئیمانی کردبوو کێ درستی کرد تۆ یا ئەسەی شاگرد میرزا پیاو بەخوا قسە بکە ئەمان لە حاج ساڵە زیاتر پێوەی گیلاک بوون وایە بەڵام پارەی کێ بوو ئەوە مووی فرسە سوورێکی تیا خەرج ناکرد دوکان بێ یان مۆڵک بێ بە تعمیر بەنگا دوای مردیشی بە هەزار دەردەسەری دوایمان دەستی پیاوێنی عیبە عیب لە قەبرەکەشان لێی ناگەڕێت خۆ قسەی خراپم نەکردووە هەموو دنیا ئەمە ئاسانە ئەو پیاوە هەزار ڕەحمەتی لێدێ ساحەب پارە بوو مەسلحەتی خۆی لە هەموو کەس چاکر دەزانێت بیزانیان تعمیری پێویستە هەی کرد ئیتر ئیمانی چی ئەو سەری زمانی و میزبانی و چاخانەیە بوو هەر دەرد و بەراقی و چاخانەیە بوو بەنی دۆی عوسمان ئەشەدۆی بە خەیاڵە نادە و چاخانەیە بوو میرزا ئەو تۆ باسی چیەتی ئەو کچەکەی خۆی بە خەیاڵە نات ئیتر چاخانەی چی بە شەرەفم وا بوو تەنانەت ڕووناکی ئاسایشی لێ منع کردبوو چییە هاتی تە ئێرە قسەی پێ بڵێ جنەیە پێدەی ئەوە جنێم نییە یەکی جوێی لێدان لێوازان یەکشەکەیدا نەخۆت ناحەقمان نییە ئێمە ئەزانین چۆچۆنی لەگەڵا جوڵایەوە ئێوە حەقی ئەو مەسەلەیەتان نییە تێگەشتن باش بەڵام ئێمەش ڕازی نابین کەس لەناو ئێمە حەزێتی بە حەزێتی چی بیستومانە پێی بی بە شوو شێوتی بیستومانە و قسە لە زار و قسە لە شار ئەو ئافرەتە هێشتا زۆری بەبەرەوە و پەلەی شووی نییە هیچی بەبەرەوە نەماوە یەخۆ هەتا دنیا وا نامێنێتەوە ئافرەتیشە لەبێ شوو بکە میرزا زۆری بەبەرەوەمەوە هیچ پەلەشی نایە هەدە نییە تۆ هیچ حەقێکی مەسەلێ نییە جۆگە قسەی زل بە خەڵک نایە خوا بوترەوە ئاگای لێ من بۆ ڕزای خوا هەناکەم ئەگینا هیچ مەسلحەتێکی منی کاریە میرزا ئەمەی تۆی کەی نەخێرە و نەحەسەنات باشە ئێستا پێم ناڵێت ئێوە حەقی ئەم مەسەلێتان چییە بوانە هیچ و خۆڕایی خۆتان سەغڵەت کردووە ئێمە کوڕی گەڕەشین و حەز ناکەین نەزیرە تووشی زەرەر بێت قسەی قۆڕ لە شەرعا کوڕی گەڕە پشتیوانیان نییە لە شەرعا باوە برا ئامۆزا ئەم سیانە حەقی قسانەیە کوڕی گەڕەشیان نییە بەسەری خۆتان هاتی سار نەبتن ئەی ئەگەر ئەوانە نەبوون شەرع وەسی داناوە یعنی چۆن دەی بڵێ بزانن ڕاستە بێت کەسە دەی جوابم بەرەوە بەڵام کەسی نەکردو بۆسی دەوەرە لە دین داهی مەبە یەکێ قسەی واگەکە خۆی لە مەحکەما شاهد نەبوو بێت ئاخر میرزا خۆمە دوکان و خانوو نییە نەزیرە بنیایەمە بنیایم ئێنامی خۆی قسێ بکە نازان تۆ چی لێوێت قەبیل و ئافرەتە پاچە زەی بیت و تۆ بیفرۆشیت ئەجاری ئێستەیەکی جوێ لێ ئەزانێ نازانێ کەیفی خۆیەتی نەزیرە ئەمانەتەوە لاسوی هەمووانە نەکەش دیوانیە
باشە من چۆنی لە حزوری خوا جوابەمەوە بە شەرع بە قانون من وەسی و شاهید تۆ وەسینی جەمال بێدەنگ بە بزانی میرزا فەتاح چۆنی بۆ بۆسی وەسێ بێ حجەی و سایەتی هەبێ حەتم نییە خوا بە شار بگرم حاجی ساڵح خۆی بەم میسپاردووە وانییە قسە بە هیچ ناچێ میرزا بەبێ قانون ویسایە دەبێ حجەی هەبێ ئەم قسە یەکەم جارە گوێم لێبێ میرزا ئەمە ئاخر زەمانە ئاخر زەمان شوکردن بەبێ پرسوڕای ئافرەتەکە ئەم شەرعەن جایز نییە تەواوە جەناب کاتێکە ڕەحمەتی باوکەژنی هێنا وە بزانین پرسیامە دایکە کردبوو کێزانێت خوازانێ لەوانەیە چەند ساڵی کە ئاوا بمێنێتەوە هەستن هەر کەچێ بەلایەکی خۆیەوە کەسیش حەدی نییە دەدەخودی تا بکات تێگەشتن مرحبا وەستاژیان مرحبا چاشی وەستاژیان ئەشهد و خۆم بەگوێی خۆم جۆ پێ بوو حاجی بە میزانی چۆن جۆ لێ بوو حاجی ساڵح بە میرزا فەتاح بڵێ تۆ وەسیت بەسەر نەزیرەوە حتا پێیوت وتی لە تۆ بەولاوە کەسی ترمان نییە ئاوە ئەرە وەڵی پێیوت وتی تۆ وەسەی نەزیرە بە و ئێ باوکم خۆشە چۆن دەوێ ئەواتە سەرم بە مڵک ماڵۆ بکە بەسەر جاتان لێکەم نووری قام قسەی لە دەنگینەوە دانەکرێ من بەدوعا بەدوعا جەمال جەمال بۆ خاتری خوا چیەوە چیتە ها لە دەوری سەرێگەڕم فریا بکەوە چی بووە خوا داوامی عمرێ بە یا قسە بکەم بزانم چییە ئەها بۆ ڕۆزای خوا کچێتە قسە بکەم مێشکم تەقی نابێ بزانم چییە دایکم لە حاڵی خوایە و ئەمرێ وەرە ئاگا لێ بێ هات خوا فریا بکەوە هەر خۆم خەریکە تۆتم نایەرم بە دیارەوە دانیشم باش خۆم بۆڕ نیسان ها لە دەورێگەڕم بۆ خوا باشە کچێ دەبڕوە هاتم دی چییە؟ ماوە بەڵام خوا ڕەحمی پێ بکە تۆ زیاد بتکێنە دەبی نازانم ئاخر من ناوێرم ئەدەستم لێ گەڕێ با بۆ خۆی ژیانی دەرچێ وا باشترە چۆن؟ ئاخر ئەی من لێ گەڕێ عادی قاچی چووکە دیدی لەسەر خۆ دێ ڕەحمە دەسەڵات نییە ڕەحمە هەمومان ئەمرین قەزای و ڕزای خوای لەسەر زەمان بە قوربانە بم زەمانە دەورێ گەڕێم ڕەحمە مردن لە دەسەڵاتی کەسان نیە هەمومان هەر ئەمرین شت و بوانە خۆ دەکەین تازە من کێمەیە دایکم بۆ ویستەوە بری سەورم بە قوربانە بم لە دەورێ گەڕێم چیتە چییە بواکەی بە قوربانە بم بری سەورم بەخێرە تۆ فریام بکەوی و بێتێکە بەستایی کچی عیبە بۆ خاتری خوا گریان چۆن وانێ ئەو تۆڕی چی دەشەم خاندی دەبی ئیتەریشیانە بۆچیە وامەکە بچێ بەسە بەس شێت بیکە بە خاتری خوا بیکە بە ڕزای خوا ئەی ئەحمەد بەریکەی بە هەڵاڵە ئەوەنێ ئەرە تۆ زۆر بێقێ ناکام تۆ زەرتیا بکراش تێبە حەزارەوە نتێکە کاکە خەلفە جەمال ئەو ڕادیۆ مامۆم کڕە باکیۆمان لە گۆرانیە بێ وەرە باش مرحبا بەشەرەف بگی بکردی مەمنونم لوتفو هەیە لەواتی ئەحمەد بەری حەزی لە مەقام نەبێ بە چی ئازانی عەیب ناکەی ئەندوو لێ هەتا خۆتەوە سەعات ئەتوزانم وتوعەمە حەزی لێ نەبێ ئەم عەیەڵ کەسو لە مەقام نابرێ وە پێویش حەزیە لە بەستێ پێ ئەڵقەڕێ ئایا ئینجا تو
بەناحێنانی چاچاو چۆتی بکردەوە غەر بەجەمال گەرەیەک باشیان بوویەوە دیارە تۆ شەو ڕۆژ بۆیەوە قوربان نانی کەبابێک على خواردنەوەی وای امتحار خۆ کوشتنە ئەوە منش کە لە هەڵەبجە بووم بە دەستوری قسمە لە مەمورەکان هەموو ڕۆژێک خواردەوە عەقڵم بەوە ناشتا من لەکوێ مەموری ئیستیدلال لەکوێ ئێشش وەکو ئەو هەموو ڕۆژێک بەکەم مەعاشەکی منی دەست دەکەوت منیش بە ناخێری ژانم چاوم لەوە خۆڵاسە تێگەیشتم منیشێک هێرکەی قازی پێ زوو بگەیە پیاوەکە غەڵەتێکی کرد محاولە بکات ڕاستی کاتەوە کڕوزانەوە فایدەی نییە ئەگەر ڕاست نەکرایەوە ڕەحەتەم ئەم دنیایە بەپێی قانون بەڕێواچیە دنیا دەعبایەکی شاخارە خۆچیە خۆچ قانون و مانون نازانێ قانونی چی خەر بەجەماوە چی دەڵێ عاجزیان کردوون نا هیچ نییە هیچی بود ها ئێستا ئاڵێکی نانکەواوەکەم وەکڕیت دەی وانە نەمانویست لەم دنیایە هەرێکە بە زۆری خوا بەڵایشیەوە بەسەریە تۆش بەم حاڵەوە لەگەڵ بۆ هەوەسی خۆ ناکەی ئەفەنی گۆرانی و بەدم لایە قیمەتیژی پاشایە هەتی تۆ خۆوێت کردێ لە بستا مەجلیسی پاشای چی ئەفەنی تۆ خەریکی قانون بە ئەوە ڕوویەکی دنیایە ئەوەکەی تری بەنەوەیەکی ترە جاجاو کە ئەحمەق بوو مەجلیسی جای نییە وحافیز دەوڵە خەر بجەواب چییە ماڵەوە تووشی پێ بکەنان چییە هیچ بووە خۆ دەزانی بەڵێ خۆمەزانم لەعنەت لە دەست و پەنجەم چییە حەقی ئەوەشم نییە لە دەست و پەنجەم لەعنەت کەم چییە کاکە تۆ پیاوەتێکی گەورە بن تۆ خەڵکە لە زۆڵە مزگارە ئەی خۆم کەی ڕزگار دەبێت ساڵم کەی واقعی بەدەستی خۆ دەکوشی وانە کەس نییە خۆتەوە هەموو خۆیەوە بەڵام من جیام من لەگەڵ ئازارە خۆمەوە کەس وەکو من نییە بگرە ها ئەمەش تۆ نانی پێ خۆ دیێستا ئەوە چێ خۆت بەجەمال خۆ من قابیلە بۆ سوالاتم حەسە دەی خەڵکیە خۆنەوە زۆرکارە بێت کە تۆ خۆی تۆڵی تەحسیر دانی کاسە دەی ماڵەوە ڕۆژتایەوە ناکەم شریقەیەک لێوێت شریقەیەک لێرە پەنجاب نسەوێت هەتا بەوە حاڵم پێکەوە هەرێکی لەمە بگریوە حاڵێکی هەمومان هیلاک کەس وەک من نییە بەیانیان کە لە تەوەسم مناڵەکان شارێت تێبڕی و پێش ئەوەی فرۆکترەوە سەری خۆم شۆڕەکە بۆ بدەوە ئازایی بۆ لەبەرەوەی ئەسبێ لە باڵقەڵ بەسە و قەڵێکیان نمەڵێ ئێکە حاڵە وایە کاکە واش لە عانە خواردنەوە بێنە باشی قەلبەزم حال باشی تاڵ بۆ من بۆتە دەربان ئاوا تۆنی خۆمی لێکەوە لەکێ خۆی زانێ ئاخر کێ ئەی نابێ بزانم باسی کێەکەی لە ژوورەوە بوو کە دایکم گیانیایە دایکە مردووە ئەو خوا ڕزگاری کرد ئیتر ئەوە ناوی مەخە ناوناوانەوە با لە قەبرەکەی ئیستراحەت بکە من باسی ئەو ڕۆژە ئەکەم خۆمما بەسەر پێڵاوەکانیە کەچی فایدەی نەبوو کچێ وسبە ئەوە تۆڵی چی بەسە وازم لێ بێنە ئەگەر وازم لێ نێنی ئەوە کەسەکە لەبەری خۆ بە هەلاکەم ڕەحمە نەختی ئەقڵە هەبێ تۆ ڕازەکەی ئەوە کە فێری خۆنەواری بووی قاقەتێکم بۆ بنووسە ئێ بەسە چی بۆ بنووسم بنووسە بابێتەوە کێ تاهای برات تۆ ئەزانیە ئوسمایلی حەسە زۆر بێ حرمەتە چی ئسمایلی حەسە هێنایە ناوناوانەوە تۆ ئەو ئەمڕۆ نوریم دی تۆ بڵێ ئەمڕۆ بێت مەترسە هیچ مەترسە لەم وتوە مەترسە
پیاوانم خۆم ڕوود کردەوە هیچ نییە هەمام دەنگە بزانە ئەمڕۆ چ خەبەرێ بیستی سەیرەکەم ئەوە ڕەشاماتێکی زۆر چاویان تێبڕێ و هیوایان تیا بوو خەریب بە چاوەیان خوارد لەبەر سمایلی حەساسم لێبێ بوو یامی بارسە بۆ دەستە سبرانەی کەوتە شێلانی شانم بێ غەریب و بەرازۆکانمەوەی پشکێنێ بەڵام ئەو پۆشتە بوو کە سەیرەکەم لەبەرێکە بەڕوت و قوتی خۆی کرد بە ژورە کە سەیرەکەم جەمالە منیش لە ترسا خەبەرم بۆوە کە بینم دایکم سارد و سڕ گیانی دەرچووە بیست و پێنج ساڵ عمرێکە لەم ناحیا بۆ ئەو قەزا لەم قەزا بۆ ئەو ناحیا ماجەلان نەبێ و حاڵێ بێ عمرێکە عمرێ گاڵتەی لەگەڵ ناکرێ دەفەرموو گڵۆپێکی چلی بوو ئەوی سکوتی کرد سلام چی؟ خۆمانی ئەحمە مەحمەد ڕاوەستە کورە ئەحمە چێ؟ ئەحمە فەنی ئەحمە فەنی کامەیە؟ چیاڵی نەناسی هەیە لەم ناو من نەناسیە من ئەحمە فەنیم تۆ چی؟ من عوسمانم عوسمان چی دەوێت؟ لە عەسرەوە لێرە چاوەڕێم عاشقات تێ لێیە؟ ئێستا ناسیتمەوە؟ ئەوە تۆ لەکوێ دیارنیت؟ لە چۆم؟ لە ماڵەوەم وەک پیرەژنی دۆڕژاو لێی دانیشتوو جەمالە تەنانە بەری تەنگە تا بێت تەنگتریشە بێ شانسی خۆمە وا ئەوێ لە دنیای ڕۆشنا تۆڵم لێ بکاتەوە ئەوێ بکات بە سینەمای خەڵک مەعیوز مەبە کەس نێ لە دنیا بێ مشکلە بێ ئینسان خۆی لەسەرم ئەرزە مشکلەیەکی گەورەیە ئێستا بەم دەنوەختە بەهات لێرەوە چی دەوێ؟ هاتووم نەهاتووم تۆقت چییە؟ کەس عەقیمنی نییە خۆ مەزانم ئێوە ڕەختان لە منە قەت لەو لە دەستم قەومە دایکی خۆمە ئێوە وەختان چێ بەسەر منەوە چێڵێ من لەسەر حەق نیم چێڵێ من مستحقی ئەوە نەبوو کە دایکم کوژم والله تۆ لە خۆتەوە قساکەی تۆ خۆت شعور بە گوناه و تاوانەکەی ئەجینای چه حەقی هەیە بەسەر تۆوە تۆ کوڕێکی باشی و خەڵک هەمووی تۆی خۆشەوێ لە خۆڕایی خۆتت زەحمەت کردووە ئێوە وازانن من دەرەقەتی نایم یا وازانن من ناتوانم تۆڵی خۆمی لێ بکەمەوە ئێوە وازانن من پیاوم ئیم واللهی پیاوێکی هاوتان نییە ئەی بینی ئینجازانە چۆن چۆی تۆپەی پێکەم ناشێرم قسانە مەقفەڵ خەلفە دەمان بێ ئەشهەدوو کوڕێکی باشە زۆری شەفا بێ هەمووی تۆیت من عێلاقەیە مەسەلێت چییە؟ ئەی چێ بوو لە چایخانەکە دانیشتوانجی تێگرتم چێ بوو گاڵتەی پێکردم بووی جەماعەتی پێ بکەنە ها بینی چۆوە نانەتی بیناکەس چێ بووە هەمووی تۆ نەبووی نانەتی ئەی باشە حاجی ڕەشی دڵی ئاوی خواردەوە؟ چم بەڕاستی زۆرمان پێخۆش بوو بەشن بەڕاستی سەری هەموومانێ بەرز کردەوە مهمەوێت تۆ لەسەر حەقیت ئێمە ڕێن بە دوعا بەخێر بێنیان خوا حافزان بێ سەرچاومان ناتێت خوا حافزان بێیان خۆ بەشن خۆی جوە لێم کەس بەتەمان نەما لە حەقتان نییە کاکەجان ئەوەی دەست ئەمانە بکەوێت مەگەر شانس ژنا ڕزگاربوونی نییە مهم ئەوەیە ئەم جارەش خەلەستی کاکەجان ئێستا بە شەرت و شروط نایەتە دنیاوە ژیان عیبارەتە لە زۆرانبازی و ململانە ژیانێک هەمووی کۆرەوەری بێ ڕێبەرەنگاری بی ئینسان شایستەی بەزەیی نییە ئینسان کاینێکی زۆر زۆر گەورەیە ئەبێ احترامی بیگیریە حەقی ژیانی هەیە ژیانێک لایەق بێت بە خەسارە نەیەوە ئێستا ئەزانم بۆ حەز لە حقوق شەرت نییە کاکەگیان هەیە حقوق تەواوکە و ئەیکا بە کاسپیە پاری پێ پێیاکە بۆ پارە ڕەشەکە بە سپی و سپیەکە بە ڕەش شەرت نییە هیچ کەس حقوق تەواوکە وەکو من بێکاتەوە با لەوە گەڕێ
ئێستا ڕای تۆ دەنێ ئەو مەسەلەیە چییە؟ بەبێ قانون جایز نییە. منیش واڵم عالەم دەمی کردوتەوە. کات وزایەت ئەبێ قانون سفاتیکە ئەمە یەک. دوو بەبێ دەستکەرە ئەو کچە عمری معلومە. سێ ئەگەر قاسر بێت ئەو دایرەی قاسرین دەست بەسەر ماڵ و مولکیا ئەگرێت. چوار زۆر زەرورە محکەمە و قانون تەداخلی تیا بکات. دیسانەوە هاتنەوە سەر محکەمە. محکەمە لەگەڵ کێ پێم ناڵێیت؟ پێچگەر بۆ نەوەعەن نییە. قانون حکمی خۆی هەیە. ئێستا ئەمێ بزانم ڕێی تۆ چییە؟ مەسەلەکە زۆر ئاشکرایە. ئەیانەوێت لە خشتەی بەرن. ئەنەوێت دەستی ببڕن. جەمال حەقی ئەوەی نییە چێشایەتی بۆ میرزا فەتاح بە و بیکا بە وەسی بەسەر نەزیرەوە. منیش هەر وا ئەڵێم. مەزانی بوو کاکە. چونکە قانون ڕێگای نادێت. ئەڵێن بە دزیەوە ڕێکەوت. ڕێکەوتنیوە قانون نایخوێنێتەوە. ئەم بگرە و بەردەیەتێ ناکەم. نازانم جەمال لە مەسلحەتێتی یاننا. ئەو کوڕە چەند ساڵە ڕەنجەیە. تاکو ئێستا نە ژن نە ماڵ نە مناڵی شتێکی نییە. بەڕاستی جەمال زۆر گوناحە. ئەبێ یارمەتی بەم و دەستی لێڵ نەکرم. کاکە لەبیرە نەچێت. کەس حەقی نەکۆتاوە. ڕۆژێکە هەر کەس بە حەق خۆی بکە. یعنی بە قسەی تۆ بێ جەمال لەسەر حەقا؟ نەخێر نە. حەق حەقی نەزیرە و ئەبینی ڕۆژێک چی هەیە و نییە بکەیتەوە دەست خۆی. ئەی میرزا فەتاح قابیلە میرزا فەتاح هەروە بە سووک و ئاسایی دەستی لێڵ بێت بە خۆ بڕوا ناکەم. پاشموش قیمەتی نییە. هیچی پێ ناکەم. خەریکە بە تەواوەتی ئیمانە پێێنم پشە کە بوویتەتە مەحامی. کەس نەزانێ تۆ ئەزانی بۆچی حقوقم هەڵبژار. بەڵێ زۆر چاگەزانم. بۆ لەسەر خەڵکی وەک نەزیرە هەڵبەیتێ وەنیە؟ بە تایبەتی ئەو ئەزانی نەزیر زۆر زیە کوریان خەریکە فێری خوێندنەوە نووسینەوەش ئەبێت. نووری زۆر زۆری مەخسەیە. بەڵێ ئەبێ وانێ. ئەبێ هەموو ئاگامان لە نەزیرە بێت. باشە لەم ژیانە چیم دەست کردووە. وەرە ڕۆژ تا ئێوارێ ڕەنج بە شەویش لەسەر تەختی چاخانە ڕۆژکەرەوە. دەست بۆ هەرچیەکە بەی کەڵکی نییە. دار دیوار بنیان بێ خەڵکی تر ناشی. دوایی ئەمری وەک باخی بێ ئاو سیزە بێ. من بابایەکەم تاک و تەنیا. نا باوەڕ ناکەم. خەڵک لۆمەی من ناکەن. من بێگوناهم. هیچم نەکردووە. تاوانی حاجی ساڵحە. هەموو عمرم لە چاخانەیە بردەسەر. ڕەنجم لەگەڵایە. ئێستا عالەم چاوی بڕیوەتە من خراپم بۆ کەس نەبووە. خۆ نەزیرەش حەڵی لە جاران باشترە. هەزاری وەک میرزاش باسەریان لەبەر بەر. ئەم ڕۆژ نەبێ سپرینی هەر بە حەقی خۆیەکە. من هیلاکم هیلاک. چییە بۆ ئاسەری مەکەن؟ چیم کردووە؟ هەرچیتان هەڕەسێ قسەیەکەکە. من نازانمەوە چیتان لەوێ چی؟ دەی فەرموو بڕۆ خۆ حافیزدان بێ. من نامەوێت کەس بێت لێرە. باشوە بم هەروەها. من هەموو عمرم بە تەنیایی بردەسەر. دەی یاڵا بۆ دەرەوە. دەی ئەوە بۆ ڕاوەستان. یاڵا بۆ دەرەوە. بۆ دەرەوە بڕی. بۆ دەرەوە. هەویستان بۆ شێت بووی؟ زەمانم ڕۆ مرد تخوا بۆ مرد کوشتیان بۆ کوژان. بڕۆ
بڕدەی چەتیوە پیسە تۆقیە بە چییە؟ ئەی نانێت زانم بۆ کوژدا جێ کوشتی ئەزانم زۆر دەبێکی خۆتی بۆ ناوەتەوە چاکێ کرد ڕزگارێ بوو لە دەستی ها ئەوە تۆڵی چی؟ چەتی تۆقیە بزانە چییە؟ نابێ ئاگاتەتەمە بێ بزانیەڵی چی؟ ئەزانم تۆ ژۆنەواری تر زۆر دەبێت کە ئاوەتە خوازی ببرێ ئەی ناڵێ نەمە چۆن بوو؟ ئەی کەسیان نەدیوە سێنانە شکاتە چی هەیە؟ لا باوەڕ باکەم نابێ نەمردووە ماوە ئەستا لێک باباوە باوەڕەکەی نایکی چاوت دەرەها ئەی چەتی و پیسە بڕۆ لێ بشکێنە ئەی ئافرین برادەر ئەرواحە بێ بۆ ڕزای خوا ڕەحەشێ بڕۆ لە کۆڵم بەرەوە با تووشی غەڵەت نەبم ئەترسی ناوێری نایی بێنی وازانی زیگووە بێتەوە بڕۆ دەی شێتوێت بڕۆ لێ بشکێنە هەمووی لە چاوی تۆ ناسم تۆی کەسی تر نییە تۆ نەبێ ئەگە ئاهی من خێر لێتە ڕێهو مەترسە قەت نایەت ئەگە خێر لە خۆ نەبینی وشی بەشی بای خەنجەر کرێ ڕۆشێتوێت ئیش چۆنە؟ لەخوا بە زیابێ باشە خراپ نییە هەروا بێ هەروا وەڵا نا من دڵی تۆ مەخسە و بەس ئەزانم بەڵام ئیشیش وەستایی ئەوێ بەخوا تۆ ئیشیان نەوتووە گاوەگەر دوێ ئیشی بە شاکی بڕوا ئەبێ خەڵکی لە مەحەق بە تیان بگا بزانێ چین و بایی چەندن هەتا زیادن لە خەڵک شارەزابی ئیشێ باشترە ڕۆ خەوفی خوا لە هەمووشت باشترە ئەڵێم بێ عەقڵی ئەڵێی نە ئامەن نە بەڵام خۆتی خوا کافی نییە وەرە با لە چەحتێک ئاگا لە حاڵ وەحواڵی خۆی نەهێڵی چاییە چەند لێ هەمێشتە خۆ بە دەقیقە خافڵی نەکرد نەهێڵی کەس حەقی خوا هەوڵ بە خەڵکی دێو بکردن چونکە هەتا دێو بکردن ئیشێ باشترە بەسەری تۆ مەگەر تا مزگەوت ئەجینا بە دەقیقە خافڵی ناکەم ئەگەر دەم و لەم دیژی شیرین بێ ئەوە چاکرد چونکە خەڵکی ئەم عەیامە قسەی ڕواڵە دەکەن هەر ئەوەنەی دوو قسەی خۆشێ بۆ کەسن ئیترە بنە برای باوکرد هەتا دەم و لەم شیرین بێ خەڵک زیادە خاموشۆ دەکەن لەدەست خەڵک وەک من بە من ئەزانم خەڵکی چیە خەڵکی دوونەوە قسمێکیان شتە لێکردن یعنی کڕیارە ئەمانە قاجانجی لێگەێنن تۆ دەتوانین ئیستفادەیان لێکردن نەوعەکەی کەیان هەرچی خێر خێرە ناسوانیانەوە نییە سەرڕای ئەوەش وەسەنیان هەیە و تووشی چۆتمت دەکەن کورد و مختصر دوونەوە خەڵکەیە قسمێکیان تۆ محتاجیانی قسمێکیان محتاجی تۆ ئەو دوو قسمەی لێ دەچێت باقیگەی خۆنن میرزا یعنی خەڵکی وەک ڕەحەشێت ئەبێ هەر قسمەوە حەقی خۆی بێتێ یعنی نابێتون یەک تەماشایان تەواوە کە موزیای نییە لەوە چێکسەکان من بەدڵ نەبێت بەڵێ چۆن بەدڵم نییە فەرمایشی جەنابتە تەواوە ئەزانی من لە جاتی تۆ بماچی مەکرد ناوەڵڵا خەڵکم هەموو بۆیان دەکەن قسمێک ڕەش قسمێک سپی بەڵام چی بکەم خۆ من لە دەیتۆنی نەبەخوا بابە ئەو بە من ناکرێت ناڵێت تۆ پیاوەنی ئەوە کوڕی خۆی ئەوێ تۆ یاغنیشی خەڵکی شەیتان و شەیتان هەر ئەوە نەچاو و خاپڵ کرد ڕەشی لێەکەن بە سپی لێەکەن بە ڕەش دوو وایە لەبیرن نەچێت دوونەوە پیاوەش تەلەبەکە بەڵێ سادە و زەرلی ئافرە ئەگەر دەسەڵات نەبوو بەخوا ئەوەی لە دەستما بووایە کرد بەڵام چی کرد هەلەن نەبێت میرزا ویستم شتێکی تر باسکەین عادی چی بزانم ئەڵێم ئەم چایخانەیە هەرچی گرانە و بە هیچێ بەڕێوە ناچێت ئەو کوڕەش ئەوەی هەموو ئیشەی نازانێت ئەزانم بۆیە سەلاحم بۆ هێنای دەست خۆش زۆر چاکە ئەو پیاوان بۆکەرەوە وریایە کوڕ مستافە زۆر زمانی زێر زمانی لە خەر عمری نییە ئاسانە کورتیەکەینەوە زۆر شەیتان پشتی سەریشی چاوە هیچی لێ وزان بە قەبری باوکێ بێعەدل بڕوانێت ئێرە شوێنی جتوفەت نییە ملیشی بشتێ زۆر دەستی ئەویش مهمە بەڵام ئاگا دەستپاچی حدودی هەیە حدود قابیلە نەزانم میرزا ڕوێنەی ئەم نەوعانە هەر ڕوودانێت دوای سەردا ئەوە تۆ فەرمووی چی بە ذات و سیفەتی خوا لاموجینی بکە هەڵی ئەواسم تەرەی مەکە کەسی کەم دەست ناکەوێت ئەکاکە نەخیاو بێنە ئێستا ئەگەر مشکلەیەک هەیە ئەرە وەڵڵا مشکلەیەکی گەورە مشکلەی نەزیرە بیر لەوە مەکەرەوە ئەوە ئیشی تۆنی ئاخر خەڵق قساکن خۆدەمی خەڵک بەێمە ناژی ئەوەی لەم گوێەوە بیستی لەو گوێەوە دەریکە ئەلێ کاکە تۆزەگا و خنکای وا هەر کاکە وا هەر قاچی تۆزگای بۆ بێنە هیچ دێک کوشتون ناوەکەی نەبێت ناوی وەڵڵای ئەم خاڵیان ئەڵێم بابی گۆڕی چی گۆڕی تازە بە تاکە تەسکەری بۆ دەبینی ناوێ گۆڕی دەست لە دەست و گۆ لەخوا ئەی گۆڕی ئیتر لەم بەڵایان ڕزگارمان جارێکین بەچی
ئەیکەین بە وەزیرە فەرموو چی ئەزانی بەو ناوە چەند قاسم خۆزگە بە خۆزگایەتی خوا سەرێکە لە گەڕەکەیە اینجا ئەزانی خەڵگەڵێن چی خەڵک کێ پێم ناڵێ خەڵک کێیە ئەو دوو قسمەی لێرترازێ باقیەکەی خۆنەرەن لە پێیان کە عوسمان ئەمە شوێنی تۆیە وەک پێمون چۆنت دەوێ هەڵی تۆ بێت ئەمە دەبێ میرزاژان وەک پێمون عوسمان چاکیش کۆ کاکە میرزا سلام عەلیکم ئەوە چییە؟ لێرە دەزەشۆی؟ نانە خوارد دەستم دیسە بەناخێرێ هاتوو لێرە ناگۆن خۆشکەی ئەی حراسەتەکەت قابیلە لەبەر حراست نان نەخۆم تۆ پارە وەرەگری بۆیە مەعاش وەرەگری بۆیە حراست بکەی بەزاتێ زاتی خوایە نایە من مێشولە تووکنان کەوێ لەوە زیاتر چیتان هەیە بەهۆی حراسەتی ئەوە خەڵکی ترش حەسانەتەوە حەزەکەی دەرگا بخەنە سەر پشت کەس دەرچی نەبێ ئەبێ وا بێ ئەی چۆن خۆگاڵتە نییە یعنی بە قسەی تۆ بێ ئەبێ من وەک سەگ چاودێک نەلێم زیاتریش قەراریشمان ناناوەکەی بگۆڕین چۆن لەگەڵ میرزا قەرارمان ناناوەکەی بگۆڕین لە نەزیرەوەی کەین بە وەزیرە ئەم ناوە تووشی هەزار دەرد و بەڕاو موسیبەتی کردوین ئەی قسەی خەڵقی حەقی خەڵقا چییە؟ خەڵک چیەڕن با وانە خەڵقی خوایشتانەوێ و خۆشانەوێ لەسەر یەکەنەوە ئەم بگرە و بردەی ناوێ لە ئێستا بە دواوە ناوی وەزیرەیە تۆ دەسەی ئێمە بکەی بەڵێ ئستامژیی غەڵەتم وتووە بەڵام ئەوە چابزانە خوا حەقە و ناحەق نییە ئەوەتەی من حراسەتم گرتووە ئەو وەزیرە داماوە سەری لەماڵ نەبردۆتە دەر زۆر باشە ئەی ئەوە دیو نەمدیوە ئەی ئەوانی تر پرشن ڕەحیم بە قسەی ئافرەتە ئەلمۆدەکەیە چی ناوبوو؟ پرسم بوسێ جار هەوڵیا بەڵام نەمێشت هەرچەندی کرد و کۆشای وتم کەسی لێرە نەمێشت چاوی کرد نێڵی خاستەنەوە عەلمۆدەیە نێڵی توخنی کرد کام زانی چۆن بەربوو ئەمانە کەس ناناسی نازانم چی چینا ئەو نانەسەر چۆن بەرە الله بێحسانێکی وەکی هەر ئەوەنگا دوور کەوتەوە تر لە چاو نەبێ ڕیشی خۆم ماوەتە دەستۆ بە ئاستەم خافڵیکەی هەرچیمان کردووە وەک کورتانەکەی جەجاڵ ڕۆشێتەوە باڵێ سمای لەو ناسوی توێ ها وەرە بۆ کوێ عوسە بۆچی خۆتم لێشار یا حافیز چییە خۆم لە چی شاردۆتەوە بە مێوارە وەختەیە ئەی بە ناخێری جانێ خۆشارنەوە چۆنە لەم لا ڕاکەی بۆولا لەو لا ڕاکەی بۆلا وەزانی لێم ئاسیەبی کاکە تۆ بۆچی بۆ ئەو چوار پولکری خاڵە چۆنمان لە ئاوە دەستی بەم نەکەی عوسە بە حەقی خوا ئێستا حەقی خۆمم نەیدی ئەچمەوە شڕوشی تاڵە هەڵێمە و گۆڵانە پورەی چیان حەق لای خوایە تەواو خوا حەقە و ناحەقی نییە تێگەشتی ئەمە لەکەیە واوی بە موسڵمان و ڕوود کردوتە قابی و کەرەمی خوا ها پێم ناڕێی تۆ ئەو کوڕەبووی دەستی چۆ خوێنی دایکتەوە بەخوا هەتا ماوی لە دنیا ناحەسیتەوە پورەی گیان خوا هەرحەم و ڕاحمینە چیە لەخوا لە گوناهەم خۆش نابێت کوڕە تۆ بنیایەکی وای بەخوا نە لەم دنیا و نە لەو دنیا خێر نایەتە ڕێو باشە قسە گیان تۆ بۆ وا لە منەکەی لە پای چاکە خەڵقی خوشکەزا دەست بەسەریانێ و بە خێویەکە کەچی تۆ قەدرم لێەکەی مەمنونم مەمنونی چی لێ بکەم هەزار مەمنونی بە فرزێکی قەڵم ناکڕم پورەی گیان تۆ تەحملێ بێ هەر ئەوەنگە سەبرم لێ بکە بە زات و سیفەتی خوا سەرەوە حەقە بووکەمەوە بە قساوە نییە تۆ تەحملێ بێ مانگێ زۆر نا هەر مانگێ تەحملێ بێ بزانن چۆرە بێت من ئەمانە نازانم قسە سبەینی ئەو کوێخانۆیان بۆیەنی باشە بۆم نایەنی ئەتکەم بە سینەمای ئەم ناوە تێگەشتی ئەرێ ئەو چیکەنەیە کێ بوو چوزانم پورم ئەخوا لێو نەسێنێ ئافرم پورە وەڵە جەربەزەبی چییە؟ ئەڵێ قەت کورسیەوە نەدیوە تا ناقمەنە میبێ ئەڵێ تەختی مەلیکە زۆری نزیک نەبیتەوە ها وەستان نایەڵێ پێی ناخۆشە خەتی تۆ باش دەریکە ئەمە کەی کورسیە ئەمە تاکە پێڵاوە تۆ تەماشاکە بزانە لە قۆنەرە ناچێت جا ئێمە حەقیان بە زۆمان چییە؟ پێم ناڵێ وەستان دەی ڕازیە خۆیەگەر لە جزماش زۆر ڕاشیدینە لەو ساڵ سێرەکەم و قێزم لێتەوە نا وا مەڵێ چونکە ڕستمان لەسەر ڕست هاتی تۆ دۆزێ عەقڵە بێ تۆ ڕستە لەسەر شانی خۆتە وەستانی لەسەر داهاتیشێ کورسی ساختە وەسای ساختەی لەسەر داهاتیشێ تۆ زۆر بێحەیە ناترسی هەتی چاوە ترسی بۆ چییە وەڵاڵی بڕۆم تۆزێ لەسەری دانیشم ئاخۆ لێوەشم چۆنچۆنەی بینم نەکەی دوای وەستان بێتەوە یەکەوە ڕاست دەبێتە چۆن لەسەر کورسیە دانیشی پێم ناڵێ وەستاشماتەوە
خوا مبارەکی کاو بەخۆشی حەقیقەتەن چاخانەیەکی سەرەح و دڵگیرە خۆش بیا خۆفەنی ئەی چاخانە کۆنەکە داتان کرد ئەی چی لێکەی کەوچی نەماوە خێریشی نەماوە ئەمە باشترە حەقیقەتەن دوو کەسیشی بەکوشدا ئەرە بیر مناسبە قاتیلەکە نەدۆزرایەوە نەزانرا کێیە کێ چوو زانێ کێیە بە شەرەفم من تحقیقی تاکەم بە 2 سەعات گەشت پێکەم بەڵام بەڵێ چی ئەمانە یانەوێ قاتیلەکە بێتە بەر قاپی مەرکەز و بڵێ دەنا من قاتلی فڵان کەسم داماوە بێکەس بوو کەسی نییە بە دوای خوێنەکە یادگەڕێت سەری خۆوازگە و قسانە بێنە ئەو زەمانە ڕۆژ خەڵکی دۆی حەقی خۆیەکەوت ئەم عەیامە کێ بە شۆر خوێنە ئاگەڕێ ئێستا ئەم چاخانە ناو بنێن چی گازینۆی بنان بەدڵ تافڵنی شتی وا چۆنە بێ چاخانەیە لەسەر جادەی تازە و لە ناو جەرگەی شارە چۆن ناون لێ بنات عەزیزم ئەبێ ئیسم دەلالەت لە مسەما بکە بەخوا قەرارە و یاوە مەفەنگی ئەبێ هەموو شتێ ناوی پێچەوەڵی لێبنی ئەو ناوە کۆنانە نەکبەت بوون ئێستا نەزیرە نییە ئێستا نەزیرە وەزیرەیە وەڵام دەستمیان خۆشە مادام وایە ناوی خۆیش بگۆڕە تۆ بنیامێکی بەخشندە و بەڕەحمی لە ئێستا بە دواوە ناو عوسمان نییە ناوی ڕەحمانە ئەوە ڕەحیمیشان با بزانین ئەو دوکانەکەی ناوە لێ سلام علیکم چاو عەزیزم لەمڕۆ بە دواوە ناوی دوکانەکە بگۆڕە با حەمە ساڵحی تەوی پێش بیگۆڕە ئەو خانیانەوەش ناوێکی تر بۆ کولەرەکەی دابنێ ئەم قەوانەیان چیا بەنی ئەمە حکمەتێکی داهێ و عوسمان داینەوە ئەوەی کە ناو گۆڕی شانسشەوە گۆڕێ وازانە کەوتە دنیا باشە بێ ئیتر باشە بێ هاوتر چی پێ بڵێن ڕەحمان من هەر عوسمانم ئافەرین بەغیرەتم لەوەتەی ناو لەسەر ئەم عەزەدا هاتووە هیچ ئیسمەوەکو تۆ دەلایەتی لە مسلمانە کردووە فعلا تۆ عوسمانی ئەزانی یعنی چی یعنی توولەمە قسەی بێ مەعنا وەڵام ئەمە هەرەمەمان ماوە ئێتنوەرە ئەمەیە هەر تاوان ناتاوێت ناوشێ بڕین و بانگەین بە جیا و ناوی تازەوێنی بە تەسەووری ئەم ژنیش کە چێشتی لە ناو کراب کە ناوەکەی گۆڕی ئەبێ بە برنجی چێشتکەن ئیش لەمە ئاسانتر نییە ڕعناکەین بە نعنا پڵاوەکەین بە چڵاو زەلیهەکەین بە زەلی بە ناموس ئیشەوە ئاسانتر نییە ئەحمەد بەنی منیش دەچمە سەربان بە هەموو هێزم هاوارێکم خەڵکی گەڕک ناوی خۆتان گۆڕن کێنە ناوی تازەیە هەیە ئەگەر ئەدانەیە وەسعی خۆتان چاکان ناوی خۆشتان گۆڕن بەخێر بێت مەمنون تۆ عوسمانی فەرموو من میرزا ناردووی بەخێر بێ سەر چاو ناوی خزمەتم لزوم ناکە ناوی من بۆ چییە چۆن لزوم ناکات جەناب ئێمە هەموو هیوا ئاواتێکمان هاتەتە سەر ناو تۆ ژەڵێ لزوم ناکە هەڵقەپۆت ناوگۆڕی نییە با خۆیان شەرعی خۆیان بکەن من میرزا مەخسوس ناردوومی واز لەم قسە قۆڕانە بێنە و دەرجاتی خۆ بەم شتە مەعنانەوە خەریب بکەی ئاگا نەزیرە بێ نەیەڵی خەڵکی مخلیس هانەهانەی بەن و شتی پێکەن ئەجینا وەزەح لە تۆش لێ میزا شتێکێ کلکێژە دەستی ئەوایە خۆلان ڕاو نەکەی ئەوە پێم وتی دوایی ئۆباڵی خۆ بە ئەستۆی خۆ چاوەکەم ئەم مەسەلەی ناوە هەتا بڵێ مهمە من نەزانم ئافرەتی دایکە تۆفیوەکەی ناوی ناوە نەزیرە هەرچی هەڵسێ لە مەخدورە کەسی نییە بڵێ وەڵامە ناز و نیعمەتایە منی ژوتم باشترین شدەوەیە ناوەکەی گۆڕین و بیکەین بە وەزیرە خەڵکی تەماشای ناوەکەن ڕواڵەت زۆر مویم بە و گاڵتەی پێ ناکرێ زۆر دوور نەڕۆین تەماشای حەمامەکەی حای ساڵحکە کەس نەیەوێ ڕاستەری پیاکە کەچی هەرچی کە خۆی پیاکە ئێستا لەو سەرەوە بە ئاوڕۆتکراویەتە دەرەوە ئەزانی بۆ نازان چونکەوەی لەوێ ئیشەکەن کردە چاوە فرێنن منیش لە تەواوتم با ناوی بین حەمامی ئەمین ئێستا خەڵکەکە بە نەوعی کە تەماشایەکەن چۆ بە چاوی خۆ بیبینە بەخوا لە جارانیش خراپترە کەچی چونکە ناوەکەی گۆڕراوە کەس باسی جیفامرین و جلزین هەر ناکا حکمەتە هەستە ڕحی با بڕۆی ئێمە بە دوعا عوسمان من ناوم حەمۆلە باشە بە بزانم تۆ ناوی خۆ منە حەمۆل کەس باوەڕەکە ها پێم بڵێ بزانم کەس باوەڕەکە
حدم نییە وریا بە عوسمانە من لەوانە نیم سەر پێ نەزار و شتواش نازانم پشتی سەریشم چاوە وریای ئەوە تیوەش بە سەلاح وەرە بەخوایستی گرانە تەماشاکە چەند هەزار قورسە هەتی تۆ پێم ناڵێ چینا لەو کورسیە لەبەر چاوم وەڵی سەگە قابی لەبی گۆڕی جاکوە لەوەتەی هەیە بێتەکە شتێکی سادەی بێ بۆ فران چاکە جاگە فڕێشی بەی سبەینی وەسامێکی شترە هەتی تۆ زۆر بێت وەسا کورسێ دوچیان بۆ فران چاکەن دەفڕیاننا دەی ئەو کاتە بێ چاخانەکە داخین ئێمە بپرسانە بگری هەتی تۆ زۆر کردی چایخانە چۆن داخرێت ئەترسمە بزانێت چایخانەی باشێتی ئەمە چایخانەی میرزا میرزا کام میرزا ئەوەی کە دامێ بۆ لەوەستان هەتی تۆ خەڵکی شارێکی میرزا نانسی ئەوەی من بزانم ئەم چاخانەیە هی نەزیرەیە نەزیرەی چی ئەوەی هەیە و نییە میرزا پێکاتەوە نەزیرە ئاگای لە هیچ نییە ئەو داماوە هەمویان زوڵمی لێکەن ئەڵێ تۆ ئاگا لە دنیا نییە بابا شتێکەر ئاگام بێت چییە وەرە با نەختێ بای باڵی خۆمان بێ چی کرد ئێمەش وەکوان وەکو چێ وەکو پیاوی گەورە وەرە باڵی گەڕێنە وەرە نا شتیوان ناکەم من وەراتی خۆ بەگاتۆی بەڕاستی نییە نەبەخوا من شتیوان ناکەم من نەترسم تۆ لەوە دەستێکی بەرێ نەبەخوا پێم ناڵێ چەند کورسی دروست کردووە داکاش مەقسام ئەوە نییە مەقسام ئەوەی چێ بە دروستکردنیە و لێرە داینەوە وەستا من بەفڵم نییە هەموو جارێ باوکم پێم ئەڵێ ئێوە دانی ئەو دەخیلە و کورسیەیە ئەیخۆن هەتی تۆ زۆر بێعقڵی دەتۆ ڕۆژێ مەیە بۆ چایخانە بزانم جەنابی دەخیلە و کورسی نانەیادێ تۆ زۆر کەری وەسای ساختە کورسی ساختە دروستەکە جاێ بە حەقی ئەم دەزمەمان چییە پێم ناڵێکم دەزانم چییە بەخوا جوانە های دەشتی کۆلکە هەتی تۆ پێم ناڵێت بۆ ئیشان دنیا یاریکردن وەستە ئەگەر خەڵک هێستا بخواتەوە چی کرد خۆ بە زۆر خەڵک ڕا نایکەشی هەتی تۆ بوو لەشە مشکلەیە ئەمە ئەتوانێت لەسەر ناکەیتەوە چایخانەیە بۆ نیاز نیە میکە بێگاتە مازانە وەستە ئەم دنیای بۆ گاڵتە پێکردن چاکە دەمە لێک نییە وەستە باوکم وەڵی سەرێک جاتە لێکەیە ئەزانی کی کە مرد ئەیمەدی شوم کردووە ئەچۆن دەیەکی دەرزاوایە و لە بەردەرگا بۆم ڕاخۆستێن چۆن حەترێکە حەزم نەختی خەنە بگرمەوە سوالي حساس بارية مبين بخنا إيسا دستو بيم لخنا هكرم بيان يم جزو شرفي منو عين دستو بيم لخنا بكرم نو عين نبي دايا وزغة تاوي ليبو وزغة بتاعي خونندي الله شوفوا حتريكا قوش قرتك باش تلابس زين عيشتنا آخر ما تاريخي ساري كراوة كتانا زين نازل كان شقاتك أرسلك شايف ذلك الشبيع النوبة ومتيا أجساكوا أخ متوسرناكي تاتي أخوتي خومدن
وەرە خەڵکینە وەرە سیر کە دەبەشاکەن بۆ شای و لۆقانی خەڵکیە بم بەچرا بەرچی ڕەشی پێ بپۆشێ دڵنیابن دروستکایی ڕۆژ بوونەوە لە ناو دڵی گەردوونەوە پڕبا پڕیم دنیاە بانگ هەڵەدا گەرای سپی لە ڕەشدایە گەرمی